بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ بە یارمەتیا و کاران و بە کۆمەڵی بڕگە و بابەتی نێوبین و میوانی ماڵەکانتان بەو هیوایی کاکوی پرۆگرامی ئەمڕۆمان کە بۆمان ئامادە کردن بە دڵی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆژماندانا لەسەر سێ بابەت گفتوگۆ دەکەین. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە سوود و زیانەکانی بازرگانیکردنەکەین بە وەرزش. بێگومان وەرزشکردن لە سەرەتای ئەگەر بڵێن باز لە سەرەتای مرۆڤایەتیکەین وەرزشکردن بە شێوەیەک بۆ تەنها بۆ ویست و ئارەزووە یاخود بە شێوەیەک بووە تەنها بۆ خۆشی بۆ یاخود بۆ لانی تەندروستی بۆ بەڵام وردە وای لێ هاتۆ کە وەرزشکردن بازرگانی پێوە دەکرێت تەنانەت لە وڵاتە پێشکەوتەکاندا لەیانە گەورەکاندا وای لێ هاتۆ کە بازرگانی بە وەرزشەوانە زۆر زیادی کردووە وای لێ هاتۆ کە بازرگانی بە بۆند و بە یاریزانەکان خۆیانەوە دەکرێت کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت کە ڕەنگە ئەمە لە هەرێمی کوردستاندا تا ڕادەیەک کەمتر بێت یاخود هەر نەبێت کە دواتر باسەوە دەکەین کە ئایا لە هەرێمی کوردستاندا ئەم کڕین و فرۆشتنە یاخود ئەم بازرگانیکردنە بە یاریزانەوە هەیە یاخود نییە و لە هەمان کاتدا ئەگەر باسێکیش لە هۆڵەکانی لەشجوانی بکەین زۆر جار دەبینین کە ڕاهێنەری یاخود کەسێکی پرۆفیشناڵ ڕاهێنەرێکی زۆر باش و بەتوانە لەژێر ناو و ناونیشانی خۆی و لەژێر وێنەی خۆیدا هۆڵێکی لە ژوانی دەکاتەوانە بەڵام کاتێک کە دەچیتە ئێوە سەردانی ئەو شوێنە دەکەی دەبینیت کە چەند کەسێکی تری کردو بە سەرپەرشتیار و یاخود ڕاهێنەری تری هێناوەتە ئەوێ بۆ ئەوی کە ڕاهێنان بە وەرزشکاران بکات کە ئەمەش بۆ خۆی بۆتە بازرگانی یاخود شێوازێکە لە بازرگانیکردن بۆ ڕاکێشانی وەرزشکاران بۆ ئەو شوێنە ئەمە جگەلەوەی کە بەکارهێنانی مادە پرۆتینیەکان یاخود مادە وزەبەخشەکانیش کە لە ناو هۆڵەکانی لەشجوانیدا بازرگانێکی زۆری پێوە دەکرێت دواتر بە وردی باسەسەر ئەم بابەتە دەکەین و گفتوگۆی لەسەر دەکەین. یەکێکی تر لەو بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون باز لە کێشە و گیر و گرفتە خێزانەکان دەکەین لە سەردەمی کۆرۆنادا بێگومان لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانی باز لە کوردستان دەکەین حکوومەتی هەرێم بڕیاری قەدەخی هاتوچۆ یاخود کەرەنتین و مانەوەی لە ماڵەوەدا ئەمە وای کرد کە ببێتە هۆکارێک یان وای کرد کە بەریەکەوتنێکی زیاتر لە ناوان ئەندامانی خێزاندا دروست بێ کە ئەم بەریەکەوتنە توێژەرانی دەرونی و توێژەرانی کۆمەڵایەتی زۆر باز لە سوودەکانی ئەم کۆبوونەوەی لە ماڵەوە دەکەن یاخود باز لە بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و تەنانەت هەندێک جار بازەوە دەکەن کە کەرەنتینە بۆ هۆکارێک بۆ ئەوەی کە سەرجەم ئەندامانی خێزان لەسەر یەک سفرە کۆ ببنوانێ و نان بخۆن بەڵام بە دیوێکی تریدا باز لە زیانەکانیشی دەکرێت کە کۆمەڵێک گیرروگرفتی بۆ ئەندامانی خێزان دروست کردووە کە باز ئەندامانی خێزان دەکەین تەنها بەسمان لە نێوان ژنومێردا نییە بەڵکو لە نێوان سەرجەم ئەندامانی خێزانە لە ڕەنگە گرفتەکان لە نێوان منداڵەکان و دایکا بێت یاخود لە نێوان باوکو منداڵەکان نابێت کە باز بە شوەیەکی گشتی باز ئەندامانی خێزان دەکەین و لە هەمان کاتدا ئێمە چی بکەین بۆی کە لە بار و دۆخە ناهەموارەکاندا یاخود لە حاڵەتێکی لەو شێوەیەدا و یاخود لەم کاتی بوونی ڤایرۆسی کۆرۆنادا وا بکەین کە ڕێز و خۆشەویستی لە نێوان ئەندامانی خێزاندا زیاد بکات و بە دووربین لە گیر و گرفتەکان. ئەمە دوو تەوەرەکەی دواترمان دەبێت بەڵام من ئێستا باز لە تەوەری یەکەم دەکەم و یەکسەر ڕاستەوخۆ دەسەکەین بە گفتوگۆکەمان ئەویش باز لە گەنج و سەرکردایەتی دەکەین. بێگومان لە تەواوی دنیادا سەرکردایەتیکردن زۆرە یاخود پیشە و ئەرکی سەرکردایەتیکردن زۆرە و لە هەرێمی کوردستانیشە بێگومان بەدەر نییە لەوە بەڵام داتاکان ئەوە دەسەلمێنن کە سەرکردایەتیکردن زیاتر لە ناو کەسانی بەتەمەندان. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە کە زیاتر لە ناو کەسانی بەتەمەندان بەڵام گەنجەکانمان ئەو پۆستە یاخود ئەو پلەی سەرکردایەتیان نییە ئایا گەنجەکانمان بێتوانان توانای ئەوە و توانای بەڕێوەبردن و یا توانای ئەویان نییە ببنە سەرکردا یاخود هۆکاری تری هەیە و لە هەمان کادا تایبەتمەندیەکانی گەنجە یاخود تایبەتمەندیەکانی کەسێک بۆ ئەوەی کە ببێتە سەرکردا چییە و ئەو پێوەرانەی کە لە کەسێکدا بەدی بکرێت کە ئەم کەسە ئاماژەیە بۆی کە توانای سەرکردایەتیکردنی هەیە چییە؟ ئێمە بەوردی ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە و لەسەر گەنج و لەسەر سەرکردایەتی گفتوگۆ دەکەین کە سبەینێش ڕۆژی 12 ڕۆژی جیهانی گەنجانە ئەمە بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین بە میوانداری م.هیوا عەلی کە بە ڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی تواناکانی مرۆڤن و لە هەمان کاتدا ماستەر لە کارگێڕی سەرچاوە مرۆییەکان م.هیوا سڵاو لێبێ و ئەم کاتت باش. سڵاتان لێبێ سڵاو لە بیسەرە و بینەرە خۆشەویستەکانی بەرنامەی ئەمڕۆ کەناڵە قەشەنگەی گەلی کوردستان
خۆشحاڵم کەوا دەرفەتیەوەم پێدرا بتوانم لە تەورێکی تر و بابەتیشتر خزمەت بە بینەرە خۆشەویستەکانی بەڕێستان بکەین. زۆر سپاس بۆ ئامادەبوونت، زۆر بەخێراتی. مامۆستا هیوا، ئێمە لێکدانەوەیەکی پێم وابێت ئەگەر لە هەرێمی کوردستانە بێ یاخود لە دەروەی هەرێم و لە وڵاتە ئەوروپیەکانیش بێت لێکدانەوەیەکی هەڵە بۆ سەرکردایەتی دەکرێت. وا هەست دەکەین کە سەرکردایەتی تەنها سەرۆکی وڵات یاخود سەرۆکی هەرێم یا پۆستێکی حیزبی گەوراگرێتەوە. کەواتە سەرکردایەتی کێیە؟ بە کێ دەوترێت سەرکردا؟ چی ئەگرێتەوە؟ بەڵێ دیارە ئەمە یەکێکە لە تەوەرە هەرە بەهێزەکان کە ڕاستەخۆ بکو بابەتیشی پراکتیکی ڕنگدانەوە و کاردانەوەکی زۆری هەیە لەگەر ژیانی هەر کەسێکمان لە منەوە تا جەناب هەموو ئەو کەسانێکەوە ئێستا بینەری ئەم بەرنامەیەن و ئەو خەڵکانێکەوە حەزەکەن باس لە گرنگی ڕۆڵی سەرکردایەتی و هەستی بوون بە سەرکردەوە یاخود تێگەیشتن لە چەمک و ماناکانی سەرکردایەتی. بەڕاستی سەرەتا پێشەوەی پێناسەی سەرکردە بکەین، پێناسی سەرکردە دەکەین، دواتر ئەو هەڵانە ڕاز دەکەینەوەکەوە خەڵک چۆن لە بابەتی سەرکردایەتی تێگەیشتووە، تەنانەت نەک لە کۆمەڵگای کوردستانی و عراقی و شەرقی، هەتا تێڕوانینێکی گشتی و تێرمێکی زیانیشی وەرگتووە. ئەگەر باسی سەرکردە بکەین کە بەپێ بە دوواداچوونی ئێمە من کردومە زیاتر لە 2000 پێناسە هەیە بۆ سەرکردایەتی، بۆ بابەتی سەرکردە و بۆ بابەتی سەرکردایەتیکردن. دیارە بەشی زۆری ئەم پێناسانە تەنها یاریکردنە بە وشەکان و بە هەندێکیان تەنها بە وشەیەک، هەندێکیان تەنها بە دێرێک پێناسی سەرکردایەتیان کردی. ئەومانای ئەوەیەکەوە ڕوئیای جیاواز و سەرنج و تێڕوانی زۆر جیاوازێ بۆ بابەتەکردنی سەرکردایەتیکردنی ژیان. ئەوەی کە زۆربەیان لەسەری کۆکن ئەوە سەرکردا ئەو کەسەیەکەوە دەتوانێت کاریگەری و تێگەیشتنی هەبێ لە ژینگەی شوێنکەوتەکانی و ئارەسەکردنیان بە شێوەیەکی ئامانزدار وا لەو خەڵکانە بکاتکەوە بیان باتە قۆناغێکی باشتر لە ژیان و سەرکردایەتیکردن واتە ڕێنیشاندانی خەڵکێکەوە پێیان بڵێ چۆن دەژین، بۆچی دەژین، بۆچی ئەو سەرکردەیە دەوێت کەسێک بێ کەوا وەکو ئەو ئیدیۆمەی دەڵێ پێویستە سەرکردە ئاخر کەس بێ کە کێکەکە دەخوات، یعنی ئەو کەسەیەکەوە قوربانی بەخۆی دەدات. چەند کەسێک پێناسەیان کردووە بۆ منە برایان ترێسی و دکتۆری برایم فەقێ و کۆمەڵی خەڵشتر هەر یەکەیان بە یەک وشە باسی سەرکردەیان کردیە، جگە لەوەی کەوا سەرکردە کەسێکی کاریگەرە دەبێت کەسێکی کاریگەر بێ و دەبێت ئەحجابی هەبێ، فۆڵۆی هەبێ، وەکو خۆمان دەڵێ دەبێت شوێنکەوتەی هەبێت، چونکە کەسێک ناتوانێت کاریگەری هەبێت. هیوا بێ شوێنکەوتەی هەبێت. بەڵێ ئەوەی جیاوازی ئەوەی خەڵک جیا دەکاتەوە لەگەر سەرکردە و سەرکردایەتی ئەوەیە کە تۆ دەبێت کەسێکی شوێنکەوتەت هەبێ، یعنی دەبێت کەسێک زۆر جیاوازی هەیە. بەڵێ جیاوازی زۆرە. چۆن خەڵکێک سەپۆرت دەکات بۆ منە سەرکردەکان زۆر جیاوازن. ئێمە ئەوڕۆ دەمانەوێت هێواش باسی ئەوە بکەین ڕوئیای خەڵک بۆ بابەتی سەرکردایەتی تۆزێ کاڵ بکەینەوە. بریتی نییە لە کۆمەڵی پیاوی زول و کۆمەڵی سەرمایەدار و کۆمەڵێک سەرۆکی حیزب و کۆمەڵێک قیادەی گەورە لە ناو مشتەما ڕەنگە بەدەستی ئەژمار بکرێن. ئێمە دەبێت کاڵی کەینەوە کە خۆمان لە خۆمانەوە دەست پێ بکەین، چونکە بەڕاستی لە زانکۆیەکی ئەمریکی ما پرۆفیسۆرێک پرسیار دەکات لە خوێندکارەکانی پێیان دەڵێ چێ باشترین سەرکردەیە کە ئێمە پشتی پێ ببەستین. سیر دەکەی هەمان تێڕوانی لە کۆمەلگای ئەمریکی هەیە، یەک دەڵێ فلانکەس، یەک دەڵێ ئەو کۆمەڵێک ناوی کۆمەڵی سەرکردە دێنین. ئەو پرۆفیسۆرە بۆکسێکی لەلایە، بۆکسەکە هاوێنەیەکی تێدایە، هاوێنەیەکی تێدایە، دەڵێ باشە با سەیری وەڵامەکانتان بکەین. هەر کەسەوە سەیری ئاوێنەکە دەکات تەماشا دەکات لەناو ئاوێنەکە لەناو بۆکسەکە ئاوێنەیەکە خۆی دەبینی، هەزەکە خۆی باشترین سەرکردەیە. هەمیان تێڕوانینیان دەگۆڕێ ئینجا دەرە ئێستا چیتان لەلا دروست بوو، هەمیان دەڵێن ئێمە باشترین سەرکردەین. من لە خولێکی وڵاتی هیندستان بەشداریم کرد لە پەرەپێدانی تواناکانی سەرکردایەتی، بە هەمان شێوە نوێنەراتی 29 وڵاتی جیهان بەشداریان کرد بوو کە پرسیاری کرد چێ باشترین سەرکردەیە. دووبارە هەمان هەڵەیان کردەوە نوێنەراتیەکان. بەحکومیەوەی من ماسەرەکەم لە بابەتی قیادە و بابەتانەیە تێگەیشتنێکم هەیە لەسەر ئەو چەمکانە و توێژینەوانە. من گوتم من سەرکردەی بڕیارەکانی خۆمم من سەرکردم، گوتی تەنها و برادرە تێگەیشت کە بابەتی سەرکردایەتی بابەتێکە. باشە مامۆستا هیوا، شوێنکەوتە ئەبێت تاکە کەس بێت یاخود شوێن و ڕێکخرا و ئەوانە شەگرێتەوە؟ ئێمە لە خۆمانەوە باسەیری بکەین. بۆن ئێمە لە شوێنێک دادنیشین، 5-6 برادر پێکۆ دادنیشین، مناقەشە دەکەین، گەشتێک بکەین. هەر برادرێک و شوێنێک دەستنیشان دەکە و ڕێی جیاوازەیە لەسەر شوێنەکە و ڕێی جیاوازی لەسەر ئامادەکردنی خواردنەکە و پێویستەکان. یەک لە برادرەکان
کاریگەری دروست دەکات دەڵێ نا هۆکارێکی هەیە دەڵێ بچین بۆ ئەو شوێنە لەبەرەوەی ئەو شوێنە وایە و ئەو خواردنە ببین لەبەرەوەی وایە وا دەکە برادەرەکانی تریشیان هەمان ڕوئیان هەبێ لەسەر شوێنەکە و لەسەرەوە کاتێک تۆ توانی ڕێی برادەرەکانت لەسەر خۆت متەفەقکەی کاریگەریەکە دروست کرد ئامانجێکی دیاریکراوت پێکە توانی سەرکردایەتی مەجلیسێک بکەیت لەناو خێزان بە هەمان شێوە لە ژینگەی هاوسەر بە هەمان شێوە لە ژینگەی ڕێکخرا و لە ژینگەی دائیرە هەتا دەگاتە ئەو ژینگەی کەوا هەمومان لە شوێنێک کەسێک قسەمان بۆ دەکا کاریگەری ئەو کەسێک کەوا دەکە ئەو شتە بکەین کەوا دەمانباتە دۆخێکی تر ئەمە پێی دەرێن سەرکردایەتی یعنی بابەتەکە بابەتە کلاسیکیکە ئەوە نییە سەرۆکی حزبێک و سەرۆکی موسسەیەک ئەمانە سەرکردایەتین ئەمە بابەتێکی جیاوازە بەڕاستی کاتێک کەسێک سەرکردایەتی کۆمەڵی خەڵک دەکات هەتا لە ڕوانگەی ئیسلامیشەوە هەتا لە ڕوانگەی شەرعیشەوە کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم وەفدی ڕەوان کردیە سێ کەس ڕەوانی شوێنێک کردیە لە نێوان سێ کەس لە شەرعی ئیسلامیش دەبێت کاتێک سێ کەس دەستنە شوێنێک دەبێت کەسێک سەرکردایەتیان بکە بۆی متەفق بن بۆی شێشیان لەناو دروست نەبی و ئێستا بە هەر بینەرێکی خۆشەویستیش برێن پێی بڵێن ئایا سەرکردایەتی بۆ ژیان پێویستە دەڵێ بەڵێ ئەی چۆن مەسەلەن پێی بڵێ تۆ خۆت پێ سەرکردەیە ناتوانانی برێ بەڵێ لەبەرەوەی ئێمە ئەو بەسەڵەکی بابەتی سەرکردایەتیمان ئەوەندە لە مێشک تەسبی و خەریکە ئێمە خۆمان پێ سەرکردە نییە ئەی باشە منێک ئەگەر سەرکردنە چۆن دەبم مامۆستایەک لە قوتابخانەیەک لە 5 پۆل 5 دەرس برێمەوە نزیکەی ڕۆژانە 200 تا 300 خوێندکار دەبینم من ڕوحەتی سەرکردن تێدا نەبی چۆن وا دەکەم خوێندکارەکانم حەزی فێربوونی زانستیان هەبێ من باوکێک نەبم سەرکردەیەک نەبم چۆن دەتوانم نەوەکان و هاوسەرەکەم و ژینگەیەکی کۆمەڵایەتی خێزانی دابین بکەم منێک کە یان جەنابەت کە بێژەرێکی سەرکەوتو نەبی چۆن دەتوانانی سەرکردایەتیی میدیایی یان سەرکردایەتیی مێژووی سەیرکە سەرکردەکان جیاوازن بۆ خەڵک عەجابی بە مێسیە وەکو نمونە خەڵک دەڵێن میسی سەرکردەی تۆپی پێیە دەڵێن محەمەد عەلی کلای سەرکردەی بۆکسێنە دەڵێن فلانکە سەرکردەی خیتابی سیاسیە فلانکە سەرکردەی میدیایە ئەمە لە شێوە هاتیان هەموو کەس ناتوانێت ئەو پێوەرەدا بنێت دیارە هۆکارگەرێکی زۆر هەیە تاوەکو خەڵک ئەو قەناعاتی بۆ دروست بوو لە نێو چێبڕچێشی زۆر یەکەمینەکانی هەڵبژاردیە ئەو کەسەیە کە خەڵک ویستی داوە کاریکردنی لەسەر لەبەرەوە سەرکردە و کەسەیە کە دەتوانێت بینەر بۆ خۆی دروستکە حەجاب بۆ خۆی دروستکە خەڵک لە قۆناغێکی باش ئەگەر کەسێک بیاوێت ئارەزوی ئەوەی هەبێتە سەرکردان پێویستە سەرەتا چی بکە ئایا پێویستە سەرەتا سەرکردایەتی نەفسی خۆی بکات یا خۆی بناسێت ئەنجا ئەو بواری کە ئارەزویەکە ببێتە سەرکردەتیایە تەمان ئەگەر لە ڕوانگەی کارژێڕیەوە بە شێوەیەکی ئەکادمی باسی بکەین سەرکردایەتی سێرکڵێکە بازنەیەکە سێ قۆناغی تێدا یەکەمین جار دەڵێ هەموو کەس دەبێت سەرکردایەتی خۆی بکە تاوەکو کەسێک ئامادە نەبێت سەرکردایەتی خۆی بکە ئامادە نەبێت ڕوئیای خۆی ڕێک بخە ئامانجەکانی ڕێک بخە و تێڕوانینی بۆ ژیانی خۆی ڕێک بخە ناتوانێت باسی تێڕوانینی خەڵکی تر بکە یعنی بۆ نمونە ئەگەر نمونەیە گوەربگری مامۆستایە گوەربگری بە خەڵک برێک فێربوونی زمانە بیانیەکان گرینگە کەسی بۆ خۆی هیچ زمانێک نەزانێ پرسیارێک دروست دەبی مامۆستا جەنابەت چ گرنگیە کرد بە توانای کەسایەتی خۆدایە ئەو کاریگەریە لە جەنابەت دروست بووە هەستی پێ دەکەی ئەو هێزە دوورگتیە لە فێربوونی زمانەکان یان دکتۆرێک پێ دەڵێت جگارە شێشان قەدەغەیە سیەکان زیانی پێدەگە لە پێش تەپڕێکی داناو جگارێک دەچێشی ئەمانە خەڵک سەیری دەکات لەبەرەوە ئەمانە هەڵەی ژیان هەڵەی زۆر گەورن کاتێک تۆ دەتەوێت سەرکردایەتی خەڵک بکەیت دەبێت ستۆپێک بکەیت تۆ دەبێت یەکەمین جار گرنگێکی زۆر بە کەسایەتی و بە تێڕوانینی خۆت بە بەرنامە و منهەجێتی ژیانی خۆت بدەیت اینجا قۆناغی دوم دەست پێ دەکات بابەتی ڕابەرایەتیکردنی خەڵکی ترا هەموو ئەو شتانەی تۆ بە خەڵکی دەستپێری تۆ لە خەڵکی داوا دەکەیت دەبێت یەکەم جار لەسەر تۆ داهەبێ ئەگەر نا زۆر بە ئاسانی خەڵک ئەو وەڵامت پێ دەرێت کە تۆ ئەو کەسەنی کە ئێمن پێویستە بە دوات دابڕۆم تۆ ئەو کەسەنی پێویستە چاوت لێ بکەم تۆ کەسەنی کە پێویستە من بکەم بە ڕابەری خۆم بکەم بە ئاوێنەی خۆم چونکە ئێستا ئەگەر پرسیارێ بکەین ئەو کەسە چییە تۆ معجیبی بووی تۆ دەبێ وەڵامێکت هەبێ دەبێت کەسێکە بێ هەموو ئەو کارکتەرانی هەبێ لە تێڕوانینی سێیەم لە سێرکڵی بەرپرسیارەتی قیادا ئەوەیە سەرکردەکان دەبێت لێ بگەڕن خەڵک ڕاستیان بکەنەوە ئەویش بابەتی دانانە بە هەڵەکردن سەرکردە کەسێکی پیرۆزکراو نییە خی گەورە وەکو مەلایکەتێک وەکو نەبیەک دابەزان بێتە سەر زەوی مامۆستایە دواتر باس لە پێوەر و تایبەتمەندەکانەکەین کە ئەبێ لە کەسێکی سەرکردایە هەبێ بەڵام من لە سەرەتای بەرنامەکەشا باسی ئەوم کرد کە داتاکانەوە سەلمێنن کە کەسانی سەرکردە زیاتر کەسانی بەتەمەنن کەمتر گەنجیانتیایە هۆکاری ئەمە بۆچیە گەڕێتەوە هۆکاری ئەمە بۆ گەنجەکانمان توانان نییە بەداخەوە یعنی ئەمە تێڕوانینێکە چەند هەڵەیەکە پێویستە ڕاستیان بکەن یەک لەو هەڵانێکە ئێستا باس دەکرێت دەڵێن گەنجەکان ناتوانن سەرکردایەتی بکەن لەبەرەوەی ئەزمموی پێویستیان نییە یان دەڵان ژن
ناتوانێت سەرکردایەتی بکە لەبەرەوەی کاینێکی وایە ناتوانێت قەرار و بەرپرسیارەتی پێ بدرێت یان دەڵێن کاریگەری ئاین و مەنسەب و نەسەب تەئسیری هەیە لەسەر بابەتی سەرکردایەتی وەکو ئەوەی دەڵێن سەرکردەکان ئایا دروست دەبن یان لەدایک دەبن لەسەر بابەتی گەنج کە نزیک دەبینەوە لە ساڵیادی ڕۆژی جیهانی گەنجان لێرەوە پیرۆزباییان لێ دەکەم ڕۆژێک کەما بۆ گرنگیدان بە گەنج لە کوردستان لە کۆمەلگای ئێمە زیاتر لە ملیۆنێک گەنج هەیە ئێستا بەپێی ئەو داتایانی کە هەیە بەڵام ئەگەر سەیری بکەین گەنجەکان لە ناو قەراری سیاسی نین لە ئێستا من و تۆ هەردووکمان گەنجین قسە دەکەین لەسەر بابەتی ئارێشای گەنج و تێڕوانینی گەنج بەڵام خەڵکێکەیە ئومێدی بۆ بابەتانەی ئێمە نابێ خەڵکێکەیە کۆڵی داوە لەبەرەوەی ئەوەندەی لەگە ڕێزم بەتەمەنەکان مۆنۆپۆلی قەراری سیاسی و بەشداری پێکردنیان کردووە بەشداری پێکردنی گەنجەنێ بڕیاری سیاسی و ئەرک پێدان مانێ ئەوە نیە تۆ ئیلا دەبێ بیکەی بە سەرۆکی حیزبێگان بیکەی بە ئەندامی پەرلەمان تۆ دەبێ ئەرچی پێ بدەی لە ناو زانکۆ لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە میدیا لە ناو ئەو پرۆسانێکەوە لە هەرێمی کوردستان ئەمە کراوە پێڕۆپێویست نەخێر وەکو پێویست نییە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو لایانی بەرپرسیاری جیڤاتی وەربگرین تاوانێکی زۆر گەورە لەسەر ئەستۆی دایەکە لە 2014 بۆهۆی ئەو ناوهاسەنجی و باگۆڕانە ئاوری کە دروست بووە لە کوردستان ئێمە پێچوانی هەموو کۆمەڵگاکانی جیهان هەستین توانەکانی گەنجەکانی خۆمان پەکخست چۆن لە 2014 تا 2020 کە ئێستا ئێمە بەرە 2021 دەڕۆین هەزاران کس و کوڕی جوانی ئێمە بە باگراوەندی زۆر جوان بە تەجروبێکی زۆر جوان دوای ئەوە کە زانکۆ لووتکەی معریفەیە کە خەونی گەنجەکانی ئێمەیە بۆ خزمەتکردن و خستنە سەر ڕێژیان و ئاراسەکردنی خەڵک دەبینیم پێی دەڵێن دامەزراندن نییە ئێمە هیچ پلانێکمان نییە بۆ بەکارخستنی توانەکانی گەنجان هیچ کارێکمان هیچ پرۆژەیەکمان نییە بۆی قەرزتان پێ بدەین بۆی ژیانتان ڕێ بخەین کچەکان و کوڕەکانی ئێمە تا ئێستاش چاویان لە دەستی دایک و باوکیانە کە کچەکە دەردەچێت بۆ بازار دەبێت دایکەکە هاوکاری بکە کوڕەکە دەردەچێت هەندێکیان زەواز دەکەن بەشی زۆریان لە تەمەنی گەنجی پرۆسەی زەواز و خۆناغی هاوسەرگیریشیان فەشەل پێدەین لەبەرەوەی ئەو ڕوئیای و ئەو خەونەی کە هەیەە لێرەوە لە ڕوانگە مادیەکەەوە لە ڕوانگەی بێپلانی حکوومەت پەچی دەکەوی لەبەرەوە بەڕاستی حکوومەت بەرپرسیارەتیشی زۆر سەرەکی لەسەرشانە یەکەم ئەگەر ناتوانێت لە کەرتی حکوومەتەوە دەبێت کەرتی تایبەت پەرە پێ بدەین دەبێت پرۆژەی زۆرمان هەبی بۆ بەکارخستنی توانەکانی گەنجان کە بەداخەوە ئێمە ناتوانین سوود لە ئەزمموی کۆمەلگاکان وەربگرین. مامۆستا هیوا هەلو دەرفەت هیچ ڕۆڵێکی هەیە لە کاری سەرکردایەتیە یاخود ئێستا بەڕێستان باسی بەتان کرد کە حکوومەت بۆ هەلو دەرفەتی نەڕەخسانەوە بۆ گەنجان ئەم لە کاری سەرکردایەتیە هەلو دەرفەت هیچ ڕۆڵێکی هەیە یاخود ئەبێت گەنجەکە یاخود ئەو کەسە خۆی بەدوای ئەو دەرفەتەیە بگەڕێ بەدوای هەلا بگەڕێت بۆ ئەوەی کە بتوانێت بگات بە کارێکی سەرکردایەتی. وەکو من باسم کرد کاتێک کەسێک هەزەکە ئامادەیە لە قۆناغ یەکەم کەسێکی پێگەی وە لە ڕووی بڕوانامە لە ڕووی کەسایەتی لە ڕووی ئاستی بیرکردنەوەی لە ڕووی ژینگەی کۆمەڵایەتی و سایکۆلۆژی کەسێکی ئامادەیە پرۆژەیەکی هەیە دەیەوێت خزمەتی خەڵک بکە خزمەتی مجتەماع بکە دەوێت کێشەیەک چارەسەر بکە دەوێت ژیانی خەڵک بباتە قۆناغێکی باشتر پرۆژەیەکی هەیە ئەو پرۆژەیە پێویستی بە پشتگیریکردنە اینجا لە ڕێگەی ڕێکخراوەکان یاخۆ لە ڕێگەی حکوومەتە کاتی حکوومەت کەناڵێکی نییە مینبەرێکی نییە بۆ لە ئەستۆگرتنی ئەم پرۆژەیە ئەم توانایە ئەم کەسەکە هەیەی ئەم پەخشە ئەو وزەیە تەنها لە خۆی دەمێنێتەوە بۆ من ئێستا من بەرنامەیەکم هەیە کاتێک من دەڵێم هەڵگیری بڕوانامەی ماسەرم لەسەر چاو مرۆییەکان من باسی گەشە پێدای مرۆیی دەکەم ئەگەر نێم لەم بەرنامەیە باسکەم خەڵک چۆن دەزانێت من ئەو بابەتە دەزانم چۆن دەزانم من پەیامێکم هەیە بۆ بینە لە خۆشەویستەکانی بەرنامەی ئەمڕۆ بۆ خەڵکانەی تێڕوانینیشی جیاوازیانە هەبێ بۆ بابەتەکە دوولایە نابێت لایەنێکیان هەوڵ و ماندووبوونی گەنجەکە خۆیەتی لایەنێکی پشتگیریکردنی حکوومەتە بەڵێ ئێمە یەکەم جار دەبێت باسی خۆمان بکەین وەکو گوتمان دەبێت ئێمە ئامانجێکی دیاریکراومان هەبێت دەبێت خۆمان دروستکەین لەبەرەوە ئەگەر کەسێک ئامانجێکی دیاریکراوی نەبێ خەڵکی تر ئامانجەکانی پێدەپێکن ئەگەر پلانی نەبێ بۆ ژیانی خۆی خەڵکی تر پلانەکانی بێوزێ بەجێ دەکەن بۆ نمونەیەکی بچووک من هیچ بەرنامەیەکم نییە جەنابەت بەرنامەیەکت هەیە پێم دەڵێ با بچین بۆ بازار یان بۆ بچین سەیری یاریەک بکەین ئەم یاریە 2 سەعات دەخایانی تا دەچین و یاریەکە کۆتایی پێدێ من هیچ بەرنامەیەکم نییە دێم لەگەر جەنابەت سەیری یاریەکە دەکەم 2 سەعات کاتم دەڕوە لەبەرەوەی من کەسێکی بێ بەرنامەم پلانم بۆ ژیانیە 2 سەعات لە کاتی من لە خوێندنەوەم لە بەرنامەم لە وەرزشکردنم کاتەکان بڕۆکەواتە من کەسێکم ئامانجم نییە ڕوئیام نییە بۆ ژیانی خۆم ناتوانم پلانەکانی خۆم ڕێخەم دەکەمە ناو جێبەجێکردنی پلانەکانی جەنابەت ئەگەر من بەرنامەم بۆ ژیانی خۆمدا نابێ سەری ئەجێندای کاری خۆم کردبی من دەڵێم وەڵاهی ببوورە حەز دەکەم بەڵام لەبەرەوە 1 2 3 پلانەکانی من وام پێ دەڵێ ئیشەکانی من وایە ئەگەر لەگەر جەنابەت لەوەندە شتا من بەپاش دەکەم من بە دوا دەکەم لەبەرەوە ئەو کەسانی کە پلانیان هەیە بۆ ژیانیان کات و ژیان و سەرکردایەتیکردنی ژیانیان بەرەکەتی دەکەوێتن حیاتیان زۆر جیاواز دەبێت لەبەرەوە بەڕاستی ئێمە دەبێت یەکەم زای گلەی لە خۆمان بکەین ئێمە ئەو شتانێک کە پێویستە هەمانە
بۆ بابەتی پەروەردەکردنی خۆمان ئایا ئێمە کەسێکی ئامادەین ئایا ئێمە بە جوانی لە بابەتی سەرکردایەتیکردن لە ژیان گەیشتوین یعنی ئێستا بۆ نمونە خێزانێک ئەگەر سەرکردایەتیکردنی تێدا نەبێ هەر کەس خۆیەوە نانەکە بخۆ هەر کەس خۆیەوە دەرگا بکاتەوە بڕۆ ماڵێکی پیس و ماڵێکی بێبەرنامە و ماڵێکە پڕ لە مەسرەف و ماڵێکی کەس بە کەس و ماڵێکی پڕ لە کێشە و بێخۆشەویستی و بێ ئیلتیزامی دروست دەبی لە خێزانێکەوە دەست پێ بکەین ئێمە خۆمان نەفسی خۆمان محاسبە بکەین یا ئێمە پابەندی ئەو پێوەرانەی کە بۆ بابەتی سەرکردایەتی کرد ئێزا ئێمە لە خۆمانەوە بۆ خێزان بڕۆین چۆن دەتوانین کۆمەڵگار ڕێک بخەین چۆن دەتوانانی ئەو متمانەی وەربگرین کە ژیانی هەزارەها ڕێ بخەین لە ڕێگەی زانکۆ لە ڕێگەی موسسات لە ڕێگەی حکومت لە ڕێگەی بەرنامەیەکی ئاوالا ڕەنگە بتوانین ژیانی کۆمەڵی خەڵک ڕێک بخەین لەبەرەوە بەڕاستی بابەتی سەرکردایەتی بابەتێکی ئەوەندە پیرۆزە ئەوەندە پێویستە ئێستا هەمومان بۆ بێسەرکردەیمان پێوە دیارە لە حیاتی خۆمان بەڵێ کەواتە پێوەر و تایبەتمەندیەکانی کەسی سەرکردە چییە؟ ئەو پێوەرانە یاخۆ تایبەتمەندیانە چییە کە لە کەسێکدا هەبێت ئاماژەیە بۆی کە ئەم کەسە توانێت سەرکردایەتیکردنی هەیە؟ بەڵێ ستیڤن ئارکۆڤی زیاتر لە دە پێوەری داناوە بۆ بابەتی سەرکردایەتیکردن ئەوەی دەڵێ سەرکردەکان دەبێت کەسێکی زۆر جیاواز بن دەبێت سەرکردە ئەو کەسە بیکەوە بەرپرسیارەتی لە ئەستۆ بگری نابێت سەرکردە لە بەرپرسیارەتی ڕام بکە دەبێت تەحملی مەسئولیەتی بەرپرسیارەتی ڕووداوەکان بکە سەرکردە ئەو کەسەیەکەوە ڕووداوەکان دروست دەکات نەوەکو بینەری ڕووداوەکانە چونکە ئەوەش یەک لە هەڵەکانە کاتێک بە کەسێک دەری وەزعت چۆنی باشی دەرێ وڵی باشین لەگەڵی دەڕۆین کاتێک منی گەنج تۆی گەنج بینەرێکی خۆشەویست لەو تەمەنە بڵێ من لەگەر دەڕۆم کەواتە ژیانی ئێمە لە کۆمەلگایکی مێگەلیە لەگەر ڕێزم دیارە هەمومان لەگەری دەڕۆین بەڵام کەسێک هەر هەیە پێشمان کەوتووە بۆ ئێمە خۆمان پێشڕێی خۆمان دەکەین اینجا خەڵک پێشڕە بکەین لەبەر بڕاستی دەبێت و چەمکانە ڕاز بکەینەوە بابەتی سەرکردە دەبێت کەسێک بێ هوەری قەنەعات پێکردنی زۆر بەهێزبی سەرکردە دەبێت کەسێک بێ لە کاتی ڕووداوەکان نابێت تەسمیل بێ کاتێ شکستێک تووشی وڵاتەکەی دەبێ ڕووداوێک تووشی وڵاتەکەی دەبێ نابێ تەسمیل بێ دەبێت لەگەر ئیرادەی گەلەکەی بمێنێتەوە بەڵێ توانای هەرسەنگاندن و تێگەیشتن لە مەعاناتی خەڵک سەرکردە ئەو کەسە بێ دەبێ ئەگەر هەڵی کرد نابێ برێ من هەڵە ناکەم نابێ مبەرری هەبی بۆ هەڵەکانی دەبێت کەسێکی نەرمونیان بێ دەبێت کەسێکی جێگر بێ دەبێت کەسێک بێ بەردەوام پلانی هەبێ دەبێت ئامانجی هەبێ دەبێت شەون خونی بکە سەرکردە ئەو کەسەیە کاتێک خەڵک نووسون ئەو بخەبەرە کاتێک خەڵک نووسون ئەو دەیان پارێزێ کاتێک خەڵک نووسون ئەو بەرنامەی بەیانیان بۆ دادنێ کاتێک خەڵک چاو دەکاتەوە دەبێت لە ژینگەیەکی ئارام بێ خەڵک پێویستی بۆ بابەتانەیە بەڕاستی ئەوەیە کە خەڵک سەرکردەکان هەڵدەبژێری لە ژیان ئەوەیە کە ئێ من و تۆ خەڵشتر بڕیار دەدەین چێ سەرکردەمان بێ لەسەر و بنەمایانە بەڵێ دەستەکانە خۆش بێ مامۆستا هیوا سەرکردایەتی لە نێوان ڕەگەزە لاخود ئەگەر بڵێم لە نێوان کام ڕەگەزە سەرکردایەتی زیاترە لە نێوان ژنانە یاخود لە پیاوانە ئەگەر لە نێوان پیاوانە زیاترە هۆکاری چییە کە ژنا سەرکردایەتیان کەمەیان من خۆم باوەڕم وایە هیچ جیاوازێک نییە و ئەمە تەجروبەیەکی کارگێڕیە لە هۆکاری هاندانی سەرکردایەتیکردنی خەڵک سەلمێنراوە دەڵێ توێژینەوەی کراوە دەرێ زۆربەی ئەوانەی کە پیاون کە ڕەگەزیان نێرە حەزەکەن بەڕێوەرەکەیان مێبێ و توێژینەوە کراوە لەگەر ڕەگەزی مێ دەرێ زۆربەی ئەوانەی لە ڕەگەزی مێن حەزەکەن سەرکردەکەیان ڕەگەزی نێر بێ دیارە ئەمە شتێکەیە کە لە بابەتی جێندەر بەڵانس و لە بابەتی سایکۆلۆژی لە بابەتی میتۆلۆژی و کۆمەڵێک بابەتی تریشەیەکەوە دیارە جۆرێک لە هاوچێشەی کۆکبوون هەیەکەوە کاتێک ئەو خەڵکانە حەز دەکەن مەسەلەن بەڕێوەبەرەکانیان سەرکردەکانیان ژن بێ و ئەم بابەتە هەڵەیەکی زۆر گەورەی بە دوای خۆدا دروست کردووە کاتێک دەڵێن ژن ناتوانێت سەرکردایەتی بکە ئەی ئێمە لە کۆمەلگا ژن دایکمان نییە ئەی ژن خێزانمان نییە ئەی خوشکمان نییە ئەی بەشێ ئەی کچمان نییە ئەی لە نیوەی کۆمەلگادا نییە بۆ بەکارکردنی بۆ ئیستیغلالکردنی ئیش و کار و خزمەتکردن و بابەتی ئەو بابەتانە ئافرەت هەموو ئەرکێکی پێدەست پێ کاتێک دێتە سەر بابەتی سەرکردایەتی ئەم بابەتە ئێستا سەرکردەکانی جیهان لە کۆمەلگای ئەوروپی زۆربیان ژنن و من سەیری بابەتی ڕاهێنانێکم کرد پیاوان زیاتر نین ئەمە عەقڵێتێکی کۆمەلگای شەرقیە کەوا ڕێگە نادا ئافرەت یان ژن بێتە ناو بواری بەڕێوەبردن کۆمەڵێک سیناریۆ و کۆمەڵی ئیستیغلالکردن و کۆمەڵێک ناو ناتۆرە دروست دەکرێت خەڵکێک ئەگەر هەر شتێک بکە
کۆمەڵی شت هەیە کاوا دەکە هەوڵی تێکشکاندن و بربەستەکانی بۆ دروست دەکەن بەڵام ئێستا لە ئەوەی کۆنگرێسەوە لە شێوازی نوێ ڕێژەی بەشداریکردن لە سیستەمە پەرلەمانیەکان و لە سیستەمی بەشداریکردنی ژن لە کۆمەلگا ئێستا تا 125 ڕۆیە تەنانەت پارتە سیاسیەکانیش خەریکەوەکو مۆدێلێک لە ناو کۆنگرێسەکان و لە ناو هەڵبژاردننی چێبەرچەکانیان لە جڤاتەکانیان پێوەرێکیان هەیە دەڵێن دەبێت 125 ژن بێ کەمە بە خەریکە زاڵ دەبێت ئەم 125 زیاد بکرێت بەڵام ئەمە قسەی من نییە ئەمە قسەی شکاندنی ئەو بەسەڵەکە سیاسی نییە کە لە کۆمەلگا حەقلێتی پیا و سالاری بگۆڕین بۆی ژن لە کۆمەلگا حکوم بکات نەخێر دەبێت ژنان بۆ خۆیان شۆڕش بکەن دەبێت ژنان بۆ خۆیان هێزێک بدەن بەرخۆیان دەبێت داوای مافەکانی خۆیان بکەن دەبێت دەرچن کە لە ساوی سپێنجیان بۆ دانراوە بەڵێ من لە ڕۆژی جیهانی زۆربەی ژنانی سەرکردە بە کۆتا ئەمە نابێت ببێتە کۆتا و بابەتی خێرپێکردن و بابەتی مفاز ئەدروستکردن و ئێمە وامان بۆکردن وایە ئەمە فۆرمێکە دەبێت لە بابەتی سەرکردایەتی دەبێت لە ئاڵەوەڵەکردنی ژیان بگۆڕێ من لە سیمینارێکم لە 8 مارس ڕۆژی جیهانی ژنان پێشنیارم کرد کەوا ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵەکان پیاوان بێنن قسەیان لەگەڵ بکەن چونکە بەداخەوە ئەمەش تێڕوانینێکی هەڵەیە ژنان کۆ دەبنەوە ئاهەنگ دەکەن و ڕۆژەکە پیرۆز دەکەن کەچی ئەوەی کە پێویستە ماب بدا ئەوەی کە پێویستە ئارەسی گۆڕانکاری لە تێڕوانینەکانی بۆ ژیان و سەرکردایەتیکردن بەشداری ژنان لە سەرکردایەتیکردنی ژیان زیاد بکە دەبێت پیاوەکان قسەیان لەگەڵ بکرێ دەبێت ئەو مناقەشەیە جددی بێ لەو بابەتە نابێت تۆ ژنەکان لە کەناڵی کۆکەیە و پێیانبری ئێمە لە تونند و توژی خێزانی دەتان پارێزین ئێمە هەوڵ دەدەین کاندید تام بکەین ئێمە هەوڵ دەدەین سیستەمی کۆتا تەزبیر بکەین کە 125 نەخێوانی ئەی بۆ لە کۆمەڵگا 150 لە هەندێک شوێن زیاتریشە لە کۆمەلگا مۆدێرنەکان لە کار و ژیان و بەشداری سیاسی و کاریگەری ژنان زۆر لە پێشترن ئەمە تەجروبەیەکە بەڕاستی من هیچ جیاوازێک نبینم لە ڕوانگەی کۆمەڵایەتی لە ڕوانگەی دەرونی لە ڕوانگەی فیسۆلۆژی لە ڕوانگەی عەقلی من هیچ جیاوازێک نبینم تەنها جیاوازێکە ئەوەیە ئێمە کۆمەلگای پیا و سالاری کۆمەلگایەکی چەقبەستووی زاڵە بەسەرم تێڕوانینە ئێمە دەبێت هەوڵ بدەین ئەو گۆڕانکاریە دروستکەین نەک ئێمەمانان دەبێت ژنان بۆ کوردستان مامۆستا هیوا دیارە و ئاشکرایە کە سەرکردایەتی لە نێوان پیاوانە زۆر زیاترە لە ژنان بەڵام لە ئەوروپا ئەمەیان چۆنە داتاکانی ئەوروپا چیمان پێڵێن ڕۆشنبیری و ئاستی هۆشیاری خەڵک لە ئەوروپا زۆر جیاوازە ئەوروپیەکان نەچونەتە ژێر کۆت و بەندی بڕیاری سیاسیەکان زۆر مهتەم نین بە بابەتی ئینتیما 4 سال جاڵێک ئەوان دەزانن کەی ئینتخابیان هەیە هینجا بە بیریان دێتەوە ململانی سیاسی و ئینتیمای سیاسی و بابەتی ئایدۆلۆژیای سیاسی لە چیە بەڵام ئێمە هەموو ڕۆژ لەگەر هەموو هەناسەیەکمان بابەتی سیاستمان لەبیرە بابەتی ئینتیما هەموو ڕۆژ بۆمان دەکردن و بۆمان دەفرۆشنەوە و پێمان دەکردنەوە و جوولەکانمان بەرتەسک دەکەنەوە و جوولەکانمان بەرفراوان دەکەن لەسەر بابەتە لەبەرەوە بەڕاستی تا ئینتیمای سیاسی لە کوردستان کاڵبێتەوە تا ململانی سیاسی لە کوردستان کاڵبێتەوە جوولەی بەشداریکردنی خەڵک بۆ بابەت تایبەتی ژنان ئازاتر و کاراتر و مۆدەرنتر دەبێت. بەڵێ دەستەکانە خۆش مامۆستا هیوا زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ مامۆستا هیوا عەلی ڕێنەری گەشەپێدانی تواناکانی مرۆڤ و ماستەر لە کارگەڕی و سەرچاوە مرۆییەکان سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ خۆشویستان ڕاستەخۆ دەستەکەین بە گفتوگۆکردنی تەوەری دووەمی پرۆگرامەکەمان ئەویشتمان گفتوگۆکردنە بێت لەسەر کێشە و گیر و گرفتەکانی خێزان لە سەردەمی کۆرۆنادا بێگومان هەر لە سەرەتای بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنا و لە دوای ئەوەی کە بڕیاری کەرەنتینە درا و بڕیاری ئەوە درا کە هاوڵاتیان لە ماڵەوە بمێننەوە کە ئەمەش بەریەکەوتنی ئەندامانی خێزانی زیاد کرد بەڵام توێژەرانی دەرونی یاخود توێژەرانی کۆمەڵایەتی زۆر ئاماژەیان بەوە کرد کە ئەم کۆبوونەوەی و مانەوەی لە ماڵەوە سوودی زۆری هەبووە لە ڕووی ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان تونند و تۆڵتر بوو لەناو ئەندامانی خێزاندا جگە لەلایەنە تەندروستی و خۆپاراستنەکەی بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک گیرۆگرفت دروست بووە یاخود کۆمەڵێک کێشە لە نێوان خێزانەکان و ئەندامانی خێزاندا کە باز لە خێزان دەکەین تەنها مەبەستمان لە ژن و مێردەکان نییە بە تەنها بەڵکو سەرجەم ئەندامانی خێزان کە ڕەنگە کێشە و گرفتەکان لە نێوان منداڵان و دایکیاندا بێت یاخود لە نێوان منداڵان و باوکدا بێت کە ئەم کێشانە لە نێوان سەرجەم ئەندامانی خێزاندا دروست بوو بۆی کە لەسەر ئەم بابەتە و لەسەر گرفتەکان لە سەردەمی کۆرۆنادا گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی ئەمڕۆ میوانداری کاک محەمەد گۆمەشینیمان کردووە کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی و ڕاوێژکاری خێزانی کاک محەمەد سڵاو لێبێ و ئەم کاتت باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان ئامادەی سەرەتا پێم خۆشە باسێک لە ژیانی تاک و خێزان بکەین لە سەردەمی کۆرۆنادا بزانی ژیانی خێزانەکان لە ئێستا چۆنە گوزارێت. زۆر سپاس سڵاو بۆ جەنابتان بەیانیتان باش بەیانی کوردستانیان باش
سڵاو ڕێزم بۆ جەنابێت، سڵاو ڕێزم بۆ هاوڕێی خۆشەویستم کە لە بەرنامەکەت میوان بوو کاکیوا کە لە هەولێرەوە تەشریفی هێنا و بۆ لای جەنابتان سڵاوم هەیە. بەڕاستی تەبعاً سەردەمی کۆڕۆنا سەردەمێکی جیاوازە لە پێکاتەی خێزان لە ژیان. ئێستا بەپێی ئەو توێژینەوانەی کە هەیە و بەپێی ئەوەی کە خوێندنەوە بۆ ژیانی مرۆڤەکان دەکرێت لە سەردەمی کۆڕۆنا باز لەوە دەکرێت کە ژیانی دوای کۆڕۆنا ژیانێکی ترە و ژیانێکی نوێ لە فۆرمێکی دیکە ژیان دەست پێ دەکاتەوە لە سەردەمی کۆڕۆنا و خەریکە هەموو لایەک بگەین ئەو قەناعەتەی کە ئەو سەردەم و ژیانی کە ئێستا تێیدا دەژین لە دوای کۆڕۆنا ئیتر لە مەولات تا کۆتایی تا گەیشتن بە قۆناغێکی دیکەیە تا گەیشتن بە گۆڕانکاریێکی دیکەی ئاوا لە شێوەی با بڵێن هاتنی بابەتێکی تازە ژیان لە فۆرمێکی دیکەدایە و خۆی نوێ کردوتەوە و هەموو ئەوەی کە هەیە گۆڕانکاری لە کۆمەڵێک لە پێوەرە ئەساسیەکانی ژیانی مرۆڤایەتی دروست بووە و ئێستا شتێکەیە کە پێشتر مرۆڤەکان لە کۆمەڵایەتی بوونی دەرەوە یعنی کۆمەڵایەتی ناوخۆ زۆر لاواز بوو چوبن بۆ کۆمەڵایەتی دەرەوەی خێزان ئێستا هاوچێشەکە پێچەوانە بۆتەوە هاوچێشەکە بۆتەوەی کە لە کۆمەڵایەتی دەرەوە لاوازە هاتوۆتەوە ناو کۆمەڵایەتی خێزان. طبعاً بەپێی بنەماکانی کۆمەڵناسیش هەموو گۆڕانکاریەک و هەموو پێشهاتێکی نوێ چ لەسەر تاک بێت چ لەسەر خێزان بێ پێویستی بە خۆڕاهاتنە پێویستی بە خۆگونجاندنە لەوەیە کار و کاردانەوە لە نێوان ئەم قۆناغانەدا دروست دەبێت بۆی ئەوەی کە لە سەردەمی کۆڕۆنا لە ناکاو کە چاوەڕوان نەکراو بوو تەوان هاتە پێش و ڕووی لە خێزانەکان ڕووی لە تاک ڕووی لە هەموو کۆمەڵگەکان کە ڕووی لە سیاست کە ڕووی لە ئابووری کرد ڕووی لە پێکاتی ژیان کرد ڕووی لە کۆی جونگەکانی ژیان کرد ئەمە وای کرد کە پێناسەیەکی دیکە بۆ تاک بکەیت پێناسەیەکی دیکە بۆ خێزان بکەیت پێناسەیەکی دیکە بۆ پەیوەندی نێوان هاوسەران بکەیت پێناسەیەکی دیکە بۆ پەیوەندی نێوان کوڕ و کچ و دایک و باوک و خوشک و برا و خێزانەکان بکەیت یعنی تۆ لات سەیری کە ئێستاگر کەسێک لەم بەرنامەیە یان دوای ئەو بەرنامەیە بە تۆ بڵێ ماوەی 3 مانگە برایەکی خۆم نەبینی و نەچوومەتە ماڵی 4 مانگە نەچوومەتە لای خوشکەکەم بە تەلەفۆن قسەم لەگەڵ کردووە لات سەیری کە ئەم جەژنە نزیکەکانی خۆت خوشک و برا و کەسوکاری نزیکی خۆت سەردانیان نەکردی تۆ سەردانت نەکردوونە ئەمە پێناسەیەکی دیکەیە کە لە کاتێکدا لە کاتەکانی دیکە لە سەردەمی ئاسایی پەیوەندی نێوان تاکەکان لە نێو کۆمەڵگەی کوردی لە دەرەوەی ماڵی خۆیان زۆر بەهێزتر بووە لە چاوەوەی کردنەوە ماڵەوە بۆیە زۆر ئەم قسانە کرا و بینیمان کۆمەڵک کۆمنتی خۆشیش یعنی دروستکرا لەسەر ژیانی سەردەمی کۆڕۆنا لە نێوان خێزانەکان بەوەی کە خەڵک هەبوو وتبووی لەگەڵ ماڵەوەمان تەعارفێکی باشمان کردووە ئەو ماوەیە خەڵکی باش لە ماڵەوەمان هەیە کەسێک وتبووی کە ئەمە ئێستا زانیوە ژوورەکانی ماڵەوەمان چەند ژوورە کەلوپەلی ماڵەوەمان چییە ئەمە پێناسەیەکەیان با بڵێن جۆرێکە لە تەنس بەرامبەر ئەم حاڵەتەی کە خەڵک چوونەوە ماڵەوە بۆیە ژیانی سەردەمی کۆڕۆنا ژیانێکی ترە لەسەر ژیانی پێش کۆڕۆنا. بەڵێ کاک محەمەد هەروەک لە سەرەتاشدا ئاماژەم پێکرد کەسانی شارەزای و بەڕێستان یاخود توێژەرانی کۆمەڵاتی و توێژەرانی دەرونی زۆر باسییان لە سوودەکانی مانەوە لە ماڵەوە یاخود باسییان لە سوودەکانی کەرنتینە کردو جگە لە خۆپاراستنەکەی بەڵام بە دیوێکی تردا کۆمەڵی گیرروگرفت دروست وەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێکرد پێم خۆشە باسێک لە گیرروگرفتەکان کە بزانین ئەو گیرروگرفتانەی کە لە ناو خێزانەکانە دروست بوون چین و خو سەرچاوەکەی بۆ چێگەڕێتەوە. بەڕاستی خاتون ئەوەی کە گرنگە بگوترێ وەکو باسم کرد هەموو گۆڕانکاریەک کاردانەوەی خۆی هەیە و هەموو گۆڕانکاریەک بەشێکە لە هاتنی پرۆسەیەکی نوێ لە دروستکردنی ژیانێکی نوێ ئێمە بەڕاستیەکی لەو کێشانەی کە هاتە پێش جەنابتان دەزانن لە کۆمەڵگە شەرقیەکان بە تایبەتی لە کۆمەڵگە کللتوریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێناسەیەک هەبووە بۆ خێزان و با بڵێن بە ڕوونتر لە نێوان ژن و پیاودا هەمیشە وتراوە کە زۆر جار ئەگەر پیاوەکان بۆ نمونە پێناسی خێزانەکانی خۆیان بکردبایە لە مەجلیسەکان و لە دەرەوە کە باسییان لە خێزانەکانی خۆیان دەکرد دەیانگوت ئەمانە ڕێبەری ماڵەوەن یا وەزیری ماڵەوەن یعنی ئەمانە با بڵێن بەرپرسی ماڵەوەن ئافرەتەکان هەمیشە وەکو سندوق قەڕەشەکەی ماڵەوە پێناسیان بۆ کراوە وەکو ئەوەی کە ئەمانە باڵادەستن لە ماڵەوە ئیتر ئەمە خۆی ڕاست بووە عادەتەن ماڵ زۆر جار وتراوە ماڵ بۆ ئافرەتە
چونکە ماڵ حەزەکە ئیدارەی ماڵەوە ئافرەت حەزەکە ئیدارەی ماڵەوە بدا کاتێک پیاوەکان گەڕانە ماڵەوە ئەمە شتێکی تازە بوو کە هیچ کات پیاو بەو جۆرە و بەو شێوەیە و بە بەردەوامی بەو جۆرە لە ماڵەوە نەبووە هیچ کاتێک پیاوەکان لە ماڵەوە ئەوەندە تەداخولی وردەکاری ناو ماڵەکانیان نەکردووە بەڵام کاتێک پیاوەکانیش لە ماڵەوە کران و ژنەکان لە ماڵەوە کران و کوڕکچەکان لە ماڵەوە کران ئەمە وای کرد کە پیاوەکان لە دەرەنجامی بێئیشی سەرەتای قۆناغی کۆڕۆنا تەداخولی زۆر لە کاروبارەکانی ژنەکانیان دەکرد و زۆر تەداخولی وردەکاری ناو ماڵەیان دەکرد کە بەلای پیاوەکان ئەمانە نوێ بوونە یعنی تەنانەت پێیوا بۆ بەشێک لەو گۆڕانکاری و لەم کەلوپەلی لە ماڵەکە هەیە و لەم دیزانی لە ماڵەکە هەیە ئەو دەستی تێدا نەبووە کەمە پێیوا بووە زۆر جار پێیوا بوو کەم و کوڕی بووە ئەو لە چێ بووە ئەم بارودۆخ و گۆڕانکاری لەو ماڵە کراوە بۆیە پیاوەکە پێیوا بوو مە شۆڕشێکی تازەیە لە ماڵەوە ئیتر لەمە دووە بەشدار بێ لە دیزایانی ماڵەکە لە بەرنامەی ماڵەکە لە وردەکاری ماڵەکە ئەمە تۆزێک پێکدادان و مناقەشەی دروست دەکرد بۆ نمونە لە نێوان ژن و پیاوەکان تا گەیشتە و ئاستەی کە زۆر جار ئافرەتەکان لە بەشێک لە خێزانەکان بگاتەوە ئاستەی کە داوا بکە خۆزگەی بەوەی کە پیاوەکەی هەر لە دەرەوە باە هەر بەو شێوەی کە پێشتر لەسەر ژیانی خۆی ڕاهات بوو دەهاتە ماڵەوە و دەچوە دەوام و دەچوە ئیش و کار و کاسبی و ئەمانە دواتر دەهاتەوە پێیوا بوو ئەمە خۆشەویستتر بوو لەوەی کە ئێستا هەیە بە بەردەوام لە بەرچاوێتی چاو دەکاتەوە پیاوەکەی دادەنیشی پیاوەکەیە پیاوەکە جۆرێک لە ئافرەتان لە بەشێک لە حاڵەتەکان ئێمە بیستمانە گلەیان لە پرتە و بۆڵی پیاوەکان کردووە کە بۆ نمونە تەداخولی کارەکانیان دەکەن تا گەیشتەوەی نوکتەیەکیان دروستکردوتیان ئافرەتەکان بە پیاوەکان یاخود گرفتەکان دەبێت بچنە دەرەوە گەڕێتەوە بۆ پیاوان خەتاکا گەڕێتەوە بۆ پیاوان بابەتەکە بەجددی یعنی ئەمە بریتی نییە لە شەڕێکی خوێناوی چێ تاوانبارە و چێ غەدر لێکراوە ئەمە وەکو باسم کرد پرۆسەی نوێ پرۆسەی گۆڕانکاری هاتوۆتە پێش لەم پرۆسەیە بە حکمی ئەوەی ئافرەتان پێیان وایە ئەوان لە شوێنی ڕاستەقینی خۆیانن کە ماڵەوەیە ئەوە پیاوانن هاتوونە تەداخولی کارەکانی ئەوان دەکەن بۆیە با بڵێن ئەگەر ناوی لێنەنین خەتاش ناوی لێ بنین مبادرە ناوی لێ بنین دەستپێشخەری لە دروستبوونی ئەم گفتوگۆ و مناقەشە و بابەتێک کە هەیە پیاوانن یعنی لە سەردەمی کەرنتینە ئەگەر نا پیاوان بە شێوەیەشی گشتی ئەم قۆناغیان پێخۆش نەبووە یعنی ئەسڵەن ئەو خەڵکەی کە دەوامی هەیە کار و کاسبێ خۆمە کاریگەریشی زۆر نەرێنی لەسەر کۆی ژیانی تاکەکان دروست کرد ئەم بارودۆخە یعنی پیاوێک کە خاوەنی دوکانەیان دەوامی فەرمی هەیە یان خەریکی بزنسە یا خەریکی کۆمپانیایەکە بۆ ئەو شوێنەکەی کارکردنی خۆشە کاتێک ئێوارە دەگەڕێتەوە وەکو لە کوردەواری دەڵێ شاهانە لێ ڕاهاتە بوو کاتێک داهاتەوە لە ماڵەوە خزمەتی دەکرا پشوەکی دەدا ئیتر بەیەکەوە لەگەڵ خێزانی و کەسوکارەکەی دادەنیشتن کە هەرچەندە ئەمەش بابەتێکی ترە لە سەردەمی پێش کۆڕۆنا کە سەردەمی تەکنەلۆژیا بوو سەردەمی تەکنەلۆژیا وای لێ کرده بوو کە جەنابتان دەزانن پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ناو خودی خێزانێک گەیشت بووە لووتکەی ئەوەی کە بێئاگایی و ناکۆمەڵایەتی بوون پرۆسی ناکۆمەڵایەتی بوون دروست بوو لە نێو خێزانەکانی ئێمەدا بە تایبەتی و گەیشت بوو ئەوەی کە بەڕاستی جار هەبووە بە هەفتە جار هەبووە بە چەند ڕۆژێک باوکەکە کە کەڕاوەتەوە ماڵەوە منداڵەکانی خۆی نەبینیوە و ئاگاداری کار و کردەوەی منداڵەکانی نەبووە ئیتر هەر کەسێک لە ژوورێکی خۆی توانیتی بۆ نمونە پۆبجی خەریکی پۆبجی بووە خەریکی یاری ئەلکترۆنیەکان بووە یا خەریکی هەر شتێکی کە بووە وەلی هاتوو باوکەکە بەیانیان ڕۆیوە ئێواران هاتوۆتەوە کاتێک هاتۆتەوە منداڵەکان لە ژوورەوەن کاتێک ڕۆیشتوە خەوتون ئیتر ئەم پەیوەندیانە گەیشتە قۆناغێکی مەترسیداتر بەوەی کە ئیتر ئەو جارە ئەم حاڵەتە ڕوو لە نێوان هاوسەرەکان بکە یعنی وای لێ هاتبوو بۆ نمونە بەشێک لە هاوسەرەکان بەهۆی مەشغەڵەت و سەرقاڵبوونیان ئەو بە ئافرەتەکە بە کۆمەڵێک دراما و بابەتی بەرنامەکانی مەیکەپ و کۆمەڵێک بابەتی دیکە لە کەناڵەکان و پیاوەکەش بەهۆی مەشغەڵەتی بەکار کاتێک دەگەڕاوە ماندوو بوو دەخەوت وای لێ هاتوو پەیوەندی نێوان هاوسەران بەرەو قۆناغی لێک دووربوونەوە دەڕۆیشت لە جیاتی ئەوەی کە هاوتەری بڕوا و بە ئاڕاستی لێ محەمەد پێم وابێ بەڕێستان چەند کەسێکتان لەلایە هیچ یەکێک لەو کەیسانە گەیشتە قۆناغی هەڵوەشانەوەی خێزان بەڵێ بەداخەوە طبعاً بەداخەوە یعنی
کۆمەڵگەی کوردی یان ئەو کەیسانەی کە من لە ماوەی ئەم چەند مانگەی ڕابردوو بینی من و قسەمان تێدا کرد بەداخەوە یعنی خۆی ئەو کەیسانەی کە با بڵێن کێشە ڕوویدا یان زۆرێک لە شەڕ ڕوویدابی لە نێوان خێزانەکان کەیسەکان زۆر بوون بەداخەوە زوروفی کۆڕۆنا چەندان خێزانیشی لێ کاڵۆشاندەوە بەداخەوە و سەردەمی کۆڕۆنا وای کرد کە بەشێک لە خێزانەکان بە تایبەتی چونکە نابێ بیرمان بچێ باسەکە باسی کۆڕۆنا و قەیرانە بەیەکەوە یعنی لە ڕووی لە هەرێمی کوردستان کرد بەیەکەوە دوو پرۆسەی زۆر قورس و گەورە ڕووی لە تاچی کورد و لە خێزانەکان بە شێوەیەکی گشتی لە جیهان کرد بەڵام باسەکە باسی کۆمەڵگەی کوردستانی و کوردەواریە بەشێک لەو کەیسانی کە ئێمە بینیمان و قسەمان تێدا کرد بە خۆشحاڵیەوە طبعاً 180 بۆ 90 ئەم کەیسانە شکر بۆ خوا چارەسەر بوون یا با بڵێن ژیانەکەیان ئاسایی بووە تەنها لێک تێنەگەیشتن هەبووە تەنها ڕانەهاتن بوو لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم بارودۆخە تازە هاتوۆتە پێش بەرگەگرتن بووە لەگەڵ ئەم قەیرانە قورسێک کە ڕووی لە ڕووی ئابووری و ڕووی لە خێزانەکان کردووە بەڵام دووسێ حاڵەتیش بەڵێ بەداخەوە بەجیابوونەوە و کۆتایی هێنان بۆ پرۆسە جوانی هاوسەرگیری نێوان خێزانەکان کۆتایی پێهات کە ئەسڵی بابەتەکە تەنها لێک حاڵی نەبوون بوو. بەڵێ کاک محەمەد هەر لەسەر کەیسەکان پێم خۆشە ئاماژەیەکیش بەوە بکەیت ئەو کەیسانەی کە لە لای بەڕێستانە ماوەی هاوسەرگیریان یاخو ماوەی هاوژینی ئەو خێزانانە چەندێک بووە ئایا تازە خێزان بوون یاخوتیای بۆ خێزانەکان چەند ساڵێکیش بووە بەیەکەوە بوون و ئەندامانی خێزانێک بوون. بەڵێ ئەم بابەتی ساڵی هاوسەرگیری مودەی هاوسەرگیری نێوان هاوسەران پۆڵێنکردنی بەسەر کێشەکان طبعاً ئەمە یەکێکە لە پێوەرە گرنگ و زانستەکان لە بابەتی کێشە طبعاً تا ساڵەکانی پێکەوە بوون درێژە کێشەیە پەیوەندەکان تونند و تۆڵتر دەبن و ئەگەری هەڵۆشانەوەی خێزان و دروستبوونی کێشەکان عادەتەن کەمترە ئەوەی کە بەڕاستی من بینیم با بڵێن ڕێژەی زۆری ئەوە بوو کە لە نێوان ساڵێک بۆ 5 ساڵ ئەمانەی کە با بڵێن کێشەکان بۆ نمونە دروست بوو سەرەتای خێزان بوو خێزانمان هەبووە کە کەمتر لە ساڵێکیش بووە بەڵام لێک هەڵۆشانەوە خێزان بەشێک لەم خێزانانە بۆ نمونە ئەوانە بوونە کە ماوەی 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ وەکو باسم کرد ئەوەی کە لە ساڵێک تا 5 ساڵ ئەمانە عادەتەن زۆرینەی کێشەکە لە سەرەتاکانە لە قۆناغی 5 ساڵ بۆ 10 ساڵ و 15 ساڵ بەشی دووەم وەردەگرێت لە کێشەکان و لە دروستبوونی کێشەکان لە پاش 15 ساڵی ڕێژەی دروستبوونی کێشە خێزانیەکان تا ئاسێکی زۆر کەمترە و ڕەنگە لەسەر ئەم بابەتانی کە لە قۆناغی سەرەتا کێشە دروست بووە لەم قۆناغا ئەم کێشانە تەجاوزی ئەم کێشانە کراوە ئیتر لەسەر پرسە گەورەکان مەگەر پرسی گەورە و بابەتی گەورە هەیە ئەگەر ڕویان تێبکا و ئەم خێزانانە تووشی کێشە بن بەڵام لەم قۆناغا بە حکومی تەمەن و تەمەنەکە جیاواز دەبێ و ساڵی پێکەوە بوونیان وە لەوەیە چەند منداڵێک بکەوێتە نێوانیان و ئەمانە ژیانی خێزان پێکاتی خێزانەکە گۆڕانکاری بەسەردادێ بۆیە ژنان و پیاوانی ژنم قۆناغا گەورەتر بیر دەکەنەوە دوورتر بیر دەکەنەوە ئاسان نییە بۆ ژن و پیاوێک بۆ نمونە لە تەمەنی 25 ساڵی هاوسەرگیری بکەن 15 ساڵیش بەسەر هاوسەرگیریان تێپەڕی بگەیشت بنە 40 ساڵ ئیتر تازە بۆ نمونە بیرلەوە بکەنەوە دوای 2 منداڵ و 3 منداڵ زۆر زار بابەتی دیکە دێتە ناو پرۆسەکە کە دەبێتە خاتری هێشتنەوەی پرۆسەکە و چارەسەر دەبێت من ئەوەی کە هەمیشە لەگەڵ خێزانەکان و لەگەڵ ئەم کەسانە باسم کردووە ئەوەیە کە یەکێک لەو کێشانێک کە ڕووی لە خێزانەکان کردووە ڕووی لە تاکەکان کردووە چەند کێشەیەکی وردە سەرەتا وەکو زۆر زار دەگوترێ ئەم چیا و شاخە بەرزانە لە وردە خۆڵەوە دروست بوونە ئەم کێشە بەردینیە گەورانی نێوان خێزانیش لە کێشەی وردەوە سەر هەڵدەدا کە بەشێکی پێیوەستە لە ئەوەی تا ئێستا بەشێک لە هاوسەران ئەگەر گفتوگۆ لەگەڵ یەک دەکەن ئەگەر ئافرەتەکە بەرامبەر پیاوەکە بەرامبەر ئافرەتەکە دام بنێ بە تاوانێکی خۆی یا بە هەڵەیەکی خۆی ئەمە بە تەنەزول تێدەگەن من زۆر زار وتومە ینی لەگەڵ ئەو خێزانانەی کە بەیەکەوە دادەنیشین وتومە کاتێک پیاوەکە بە خێزانەکەی دەڵێ ببوورە لەم شتە نەمزانی هەڵە بووم باوا نەزانێت کامیرە و مایکی هەموو دنیا لە بەردەمیتی و ئیتر
ئەمە دنیا دەزانێت ئەم پیاوە هەڵی کردووە تۆ ناشێوە دەزانی تۆ بەرامبەر هەموو کەسێک بەدان پێنانان بە هەڵا پێ دوابێ دەشتێەوە یا بچووک دەبیەوە بەرامبەر خێزانت یعنی ئافرەت بەرامبەر پیا و پیا و بەرامبەر ئافرەت بە وشەی لێبوردن گەورەتر دەبێ یعنی ئەمە پرۆسەیەکی زۆر جیاوازە بۆی کە دەبێ لەم شاشی ئێوەوە هاوسەران بزانن یعنی وشەی لێبوردن لە نێوان ژن و پیا و خوێندنەوەکە و کاردانەوەکە و کاریگەریەکانی جیاوازە لەگەڵ وشە لێبوردنێک لەگەڵ کەسێک پێی وایە بۆ نمونە ئەگەر داوا لە کەسێکی دەرەوە بکە هەڵەیەکی بەرامبەر کرد دەبێ دەستچێتەوە پێ بچووک دەبێتەوە لەوێ لە ناو خەڵک باز بکرێت بەڵام خێزان جیاوازە پرۆسەیەکی جیاوازە نابێ مامەڵەیەکی فەرمی لە ناو خێزان هەبێ ئێمە کێشەیەکمان هەیە چنوورخان بەشێک لەم خێزانانە بۆ نمونە کە پیاوەکە دەوامێکی فەرمی هەیە ژنەکەش دەوامێکی فەرمی هەیە ژنەکە زۆر زاگلەی لە پیاوەکەی خۆی کردو و توێتی پیاوەکە چۆن مامەڵە دەکات لە دەوامە فەرمیەکەی خۆی لەگەڵ ستافەکەی خۆی یا پلێشی سەربازی هەیە لەگەڵ ئەوانی خوار خۆی لە ماڵەوە هەمان مامەڵە دەکات وا دەزانی ئەمە فەرمیە پەیوەندی فەرمی پەیوەندی کۆنکرێتی لە نێوان هاوسەران لە ژیاندا ناتواندرێ پرۆسەی هاوسەرگیری بە جوانی بهێڵتەوە پرۆسەی هاوسەرگیری کۆمەڵێک پێوەر و زیینەی تایبەتی خۆی هەیە تۆ چۆن ژوورێک دەڕازێنیەوە ژیانی هاوسەری پێویستی بە ڕازاندنەوەی بە وشەی جوان بە قسەی جوان بە دەست پێشخەری جوان بە دیاری جوان تۆ ئەخر لەم سەردەما چۆن دەتوانی ژیان جوانکەی بەشێک لە پیاوەکان کاتێک لە ماڵەوەن ئافرەتەکان بۆ نمونە ئەو ئافرەتانەی کە مراعاتی ئەم بارودۆخەیان دەکرد دەیانزانی بۆ پیاوەکان قورسە کەوتونەتە ماڵەوە پیاوەکانی خۆیان یعنی وا خۆیان پیشانی پیاوەکانی خۆیان دەدا بە پێشکەشکردنی خواردنی تازە شیرینی تازە دروستکردنی جۆرەها خواردن تێکەڵکردنی جۆرەها خواردن تەنانەت بەشێک لەو ئافرەتانە من بینی من وتیان سوودمان لە بینینی ماڵەوە کرد بەوەی کە تەماشای بەشێک لەو بەرنامانەمان کرد کە چۆنیەتی خواردن دروستکردن و ئەو بابەتانە بووە تاقیمان کردوێتەوە بە دیاری بە پیاوەکانیان داوە یعنی ئەمە خێزانەکان لەسەر سفرە کۆ دەکرێنەوە بەڵێ کاک محەمەد چکە لە ڤایرۆسی کۆرۆنا و لە کەرەنتینە و مانەوە لە ماڵە ئەتوانین بڵێن قەیرانی دارایی یاخود ئەم لایەنە دارایی کە ئێستا ڕووی لە هاوڵاتیان کردووە بۆتە هۆکاری ئەوەی کە کێشە خێزانەکان زیاتر بکات؟ بەدڵنیاییەوە بابەتی قەیرانی دارایی نەک هەر لێرە یان لە وڵاتێکی دیکە لە شوێنێکی دیکە خۆی کێشە لە چیەوە دروست دەبێت کێشە لە بابەتێکی بچووک مناقەشەیەک ڕوودەدا لەسەر بابەتێک ئافرەتەکە حەز لە گۆڕانکاریێک دەکات لە شتێک دەکات پیاوەکە لە سەردەمی بوون لە سەردەمی جیرفان باشیە بۆ نمونە توانیوێتی ئەگەر هەمان ئەو داواکاریت جێبەجێ نەکات بەڵام شتێکی لەوە کەمتر بۆ نمونە ئیتفاق دەکەن چونکەمە ژن و پیا و چۆن بوونە یعنی هاوسەر چۆن دروست بووە بە گرێبەست ئەمە گرێبەستێکە لە نێوان هاوسەر دروست دەکرێت و دواتر ئەمە پەیوەندی خۆشەویستی و سۆزداری و دواتر بەگەر دروستکردنی منداڵ دروست دەبێت ئەم قەیرانی داراییە بەڕاستی بەداخەوە کاریگەری زۆر گەورەی لەسەر خێزانەکان کردووە کاریگەری زۆر گەورەی لەسەر درێژەدان بە خۆشەویستی نێوان بەشێک لە هاوسەرەکان کردووە کاریگەری زۆر گەورەی بە گەیشتن بۆ ئامانزانێک کە بەشێک لە خێزانەکان پلان و بەرنمەیان بۆ داناوە کاریگەری زۆر گەورەی لە پەروەردەکردنی منداڵ کردووە کاریگەری زۆر گەورەی لە گەیشتن بە بەشێک لەو ئاوات و ئامانزانە کردووە کە ئەم کوڕووکچە ئەم ژن و پیاوە ئەم هاوسەرە بەرنمەیان بۆ دانابووە ئاخر تەمەنی مرۆڤەکان لە سەردەمی هاوسەرەتی خۆی چەندە تا تۆ 5 ساڵ و 10 ساڵ چاوەڕێی تەواوبوونی قەیرانی دارایی بکەیت هەندێک یعنی پێداویستەکانی مرۆڤ پێداویستەکانی ئینسان پێداویستەکانی خێزان هەر قۆناغێک کۆمەڵک پێداویستی خۆی هەیە دەبێت لەم قۆناغە بکرێ یعنی ئەوەی لە ساڵی یەکەمی نێوان هاوسەران هەندێک پێداویستی و هەندێک بابەت هەیە خۆ لە 40 ساڵی زەواجی ئەم هاوسەرانە لەوێ پێویست نییە زۆر جار لەوێ ببێتە عیب یعنی بە پێی تێپەڕبوونی تەمەن بەشێک لەم داواکاریانێ و حەز و ئارەزوانەی کە هەیە لە سەرەتای پرۆسی زەواج کە دواتر تامی نییە یعنی بۆ خێزانێک کە لە سەرەتای 10 ساڵ 15 ساڵی سەرەتای خێزانیان و گەیشتنە قۆناغێک کە حەز دەکەن بەیەکەوە گەشتێک بکەن بۆ دەرەوەی وڵات بۆ نمونە باشە ئەمانە لە تەمەنی 70 ساڵی چ سوود لەم گەشتە دەکەن ئەخە تۆ کاتێک بە تەندروستێکی باش خۆشە گەشت بکەیت بە سەحەتی باش خۆشە گەشت بکە بەڵام ئەمە ساڵێک 2 ساڵ 10 ساڵ 15 ساڵی تەمەنی هەمووی بە قەیران بەڕێ بکە
بەدڵنیاییەوە ڕۆژێک مناقەشە دروست دەبی بەشێک لەو کەیسانی من بینیم لەسەر شتی ناڵم بچوو یا ناڵم گەورە بەڵام لەسەر شتێک بووە کە دەتواندرا نەگاتەم حاڵەتە یعنی تۆ سیر کە لە قەیرانی دارایی خێزان هەبوو چۆن لێکەڵۆشاوەتەوە خانوویان بەکرێ گرتووە بەڵام قەیرانی دارایی وای کردیە کە نەتوانن بەردەوام بە ژیانیان بدەن خانووەکە گەڕاوەتەوە هەر کەسە گەڕاتەوە ماڵی خۆی. دەستەکانی خۆش بێ کاک محەمەد زۆر سپاس بۆ سەرجەملاوتە و لە ڕێنمایەکانت زۆر سپاس بۆ محەمەد گۆمەشینی توێژەری کۆمەڵایەتی و ڕایشکاری خێزانی بۆی کا بەشەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ خۆشویستان ئێستاش ڕاستەوخۆ دەچینە لای پەیامنێرمان حەیدەر لە کفری هەواڵ و زانیاریەکانی ڕۆژماناتی و لە هەمان کادا لەسەر پرۆژەیەک لەسەر تۆمارکردنی ناوی هەژاران بۆمانەدی و پێم وابێت میوانیشی هەیە. حەیدەر سڵاو لێبێ و ئەم کاتت باش فەرمو هەواڵ و زانیاریەکان لای تۆن. هەموو کاتێکت باشە دیارە ماوەی چەند ڕۆژێکە دەتوان بڵێم پلەکانی گەرما لە سنووری گەرمیان دابەزی و ئەمەش وای کردووەکەوە جمول جۆڵ دروست دێ بەڵام ئەوەی لە ئێستا تا گرفتە بەرۆکی فەرمانبەران و مامۆستایان و هاوڵاتیانی گردووە بە گشتی بازار وەستاوە دابەشنەکردنی موچەیە بەڕاستی ئەمە بووەتە پرسیارێک و نیگەرانی و ناڕزایی زۆری لە لای گەرمیانەکان دروست کرد بەو پێی ڕێژەی هەژاران لەم ناوچەیە زۆرە هەر بۆیە ئەو مەبەستە من دەمەوێت لەسەر بوارێ قسە بکەم ماوەی 2 ڕۆژە ژمارەیەک لە لوژنە لایەنە پەیوەندیدار لە دوو لایەنی پەیوەندیدار پەیوەست بە تۆمارکردنی ناوی هەژاران و کەم درامەت لە کفری دروست بووە کە بە شێوەیەک جیاواز لە شێوەکانی دیکە خۆیان سەردانی ئەو ماڵە هەژار و کەم درامەتە ناکەن بۆ تۆمارکردن و هەروەها دابشکردنی هاوکاری و یاخود هەبوونی تۆمارێک لەوەی کەوا هەژاری فعلی و دروست بکرێت. من بۆ زیاتر قسەکردنە دەچمە لای محەمەد حەمیدێک لە سەرۆکی لیژنەکان کاک محەمەد جەنابەت بێت تێرە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانە ڕاستەوخۆ باس لەوە بکەیت ئێوە چۆن کارەکەن ئایا ئەو هەژارانەیە کە بالفعل خەڵکی هەژار و کەم درامەتە یاخود نەخێرکە وەک لە ڕابردووە بیرمان بەداخەوە لە کاتی تۆمارکردنی خەڵکی هەژار و کەم درامەت بەشێک لە خەڵکی دەوڵەمەند یاخود خەڵکی وەزعی باش بۆ تۆمار کراوە. زۆر سپاس بۆ جەنابتان عەزیزتان کێشام ئێمە بڕەپارێک لەلایەن وزارەتی کاروباری حکوومەت هەرێمی کوردستان تەرخان کراوە بۆ دابشکردن بەسەر ئەو ماڵانە هەژارە و کەم دەرامەتانە وەکو بەراوبەرایەتی کشتی کاروباری کۆمەڵایەتی گەرمیان بڕی 720 میلیۆن دینار تەرخان کرا لەو بڕەپارەیە 80 میلیۆن دیناری تەرخان کراوە بۆ ناوەندی قەزای کفری ئەو بڕەپارەیە دابەشەکرێ بەسەر 800 ماڵی کەم دەرامەت و هەژار کە پێسیان بۆ بڕەپارە بێت. ئێمە ئەم جارە جیاواز لە جارەکانی تر بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەردانی ئەو ماڵانە بکەین کە زیاتر پێویستیان بۆ پارەیە ئێمە توانیمان کفری بکەنە 4 لیژنەوە کفریمان دابەشکرێت بەسەر 4 لیژنە ماڵ بە ماڵ ئەگەڕێن. ئەم جارە هۆکار لەوەی کە ئێمە خۆمان زیاترەچینە ناو ماڵانەوە بۆ یەک لەبەرەوەی قەڵەباڵغەیەک دروست نەوێت پەتای کۆرۆنە زیادی کردووە قەڵەباڵغەیەک دروست نەوێت ئەو هەموو خەڵکە لە بارەگاکە لە بەراوبراتەکەم ئامادە بێت ئێمە ڕاستەوخۆ ئەچینە ئەو ماڵانەوە بۆ ئەوەی ببینین تا چەند مستحقە ئەنیواتامۆ کار ئاسانیەک بۆ خەڵکی هەژار خۆتان دەچنە خزمەتی نەک ئەوەی بێت ئەو ئەرکێشێت مامۆستایان ئێمە ماڵ بە ماڵ ئەیبینینی ئەیبینین کە مستحق بێت بۆ شایستەداری ئەو جارە ئێمە تۆماریەکەین ئەم جارە هیوادارین تۆمارێک دروستکەین جیاواز بێ لەو تۆمارانی پێشوو بەڵێ وەکو بێتە بنچینەیەک بێتە ئەساسیە. کاک محەمەد دەمێ پرسم ئایا ئەو کەسانی موچەی کەم ئەندامی هەیە یان موچەیان چی پێوەرێکی بۆی موچەکە چنێک کەمتر بێت تۆمارەکە یاخود موچەکە چنێ زیاتر بێت تۆمارەکە ئێمە ئەوەی خاوەن پێداویستی تایبەت بێ کە بڕی موچەکەی 150,000 دینارە شملی ئەکات لەم جارە ئەنووسێتیش کێشەیەکی نییە کۆمەڵی خەڵکیشێ موچەکەی لە 300,000 دینار کەمترە ئەگەر کەم دەرامەت بێت هەژار بێت دەستکورد بێت بە ئاسانی مە تۆمارێکن هیچ کێشێکمان نییە. کاک محەمەد جەناب دۆکو سەرۆکی لیژنەکە و خەڵکی ئەم قەزایە پێت وانیە لە 720 میلیۆن دینار 80 میلیۆن بۆ کفری کەم نییە یعنی پێت وانیە ئێرە هەژارێکی زۆرە بە بەراو لەگەڵ قەزای کەلارە ئەوێ ناوەندی ئیداری گەرمیانە جم و جۆڵی بازرگانی خەڵکی زۆرتر وەزعیان باشترە یعنی بەڕای جەنابەت وەکو دانیشتێکی ئەم قەزایە ئێمە لە نوۆی 2020 لەلایەن بەڕێز ماوەسا دەروون بەڕێوەبەری کشتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵایەتی گەرمیان لە بەڕێوەبەرایەتی کفریمان کۆبنەوەکمان ئەنجامدا ئێمە هەموو وەکو ئەو سەرۆک لیژنانە هەر چوار سەرۆک لیژنەکەمە داپەکەمان لەوە کرد ئەو ڕێژەیە کە دانراوە بۆ قەزای کفری زۆر کەمە
و ئێستاکەش لە ڕێی کەناڵی لە ڕێگە کەناڵەکەتانەوە داوا ئەەکەین ئەو ڕێژەمان بۆ زیاد بکرێت لەبەر ئەوەی ڕێژەی بێکاری و هەژاری لە قەزای کفری زۆر لەوە زیاترە کە بۆ ئێمە تەرخان کراوە. دەست خۆش بە کاک محەمەد دەمەوێت کۆتا پرسیار لە جەنابەتەوە بکەم ئەو خەڵکانی کە کرێکی بن یاخود نەخۆشیان هەبێ یاخود کەم ئەندامیان بێ یاخود نەخۆش درێژخایان بێ ئەمانە ڕەچاو کراوە لەگەڵ خەڵکی دیکە بەتاکید ئەوەی نەخۆشی درێژخانی بێت ئەوەی کرێکی بێت ئەوەی هەژار بێت ئێمە ئەوەی یەکێکە لە مەرجەکان کە دەستنیشانەکرێت و لەو تۆمارە تازی لا کۆما تۆمارەکەین. پێم وایە بۆ ئەو هاوکاری خێزانانەی کە کراوە هەر بڕی 100,000 دینارە و بۆ هەمان کاتش بۆ ناحەکانیشان تەنها ناوەندی قەزان نیە واتە ناحەکانیش دەگرێتەوە ناحەکانش دەگرێتەوە بە ناحەکانی سەرقەڵا ئاوەسپێن ناحەیە کۆکەز توانش 500 پشکیان بەرەکەوێت هەرسێ ناحەکە و ئێمەش ئەم تۆمارەمان ئەم جارە بوو ئەوەی تۆمارێکی پوخت دروست بکەین ئێمە ماوەیەک داوامان کرد ماوەیەک زۆرمان بۆ دەستی شابگەن ئێمە 15 ڕۆژمان لەبەر دەسا 15 ڕۆژمان لەبەر دەستە تا ئەو تۆمارە تەواو بکەین هیوادارین ئینشاڵڵا داواشەکەین لە خەڵک ئەوەی پێویستی بم من حەیە زۆر داکۆکی نەکات لە دوستەکەمان بۆ تۆمارکردنیە بەڵکو داواکانی لە هەموو خەڵک ئەو خەڵکانەمە بۆ دەستنیشان بکەن کە پێویستیان بۆ من حەیە. محەمەد حەمید سەرۆکی یەکێ لە ژنەکان دەست خۆش بێ سپاس بۆ زانیاریەکان ماندوودمان کرد دەست خۆش بێ دیارە من هەر دەگەڕێمەوە سەر هەواڵەکانی کفری لە کفری لێسادا پرۆژەی دووسایتی کفری کەلار بڵێن گەیشتە قۆناغی کۆتایی بەڵام یەکێک لە گرفتە سەرەکیەکانی گەیشتە قۆناغی کۆتایی مەترسی هەوەیە کە ئەگەر بێت و بڕەپارەیەک بۆ ئەو پرۆژەیە تەرخان نەکرێت کارەکانی ڕاوەستێ ڕاوەستاندنی پرۆژەی دووسایتی کفری کەلار دەبێتە مای گرفت دەبێتە مای کێشە دەبێتە مای زیادبوونی ڕووداوەکانی هاتچوو بۆیە ئەمە یەکێکە لە داواکاری هاوڵاتیانی گەرمیان بەگشتی لەوەی کە داواکەن ئەو پرۆژەیە کە لەسەر بڕیاری جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خوبا تاالبانی ڕۆلی باشی ڕۆشتە پێشەوە بۆیە ئەو پرۆژەیە تەواو بکرێت و لە هەمان کاتیشدا ئەو ڕێژەی هەژاران بۆ کفری کە دیاری کراوە وەک سەرۆکی یەکێک لە ژنەکان ئاماژەی پێکرد لە کۆی 720 میلیۆن دینار تەرخانکردنی بڕی 80 میلیۆن دینار بۆ ناوەندی قەزای کفری بەڕاستی ڕێژەیەکی زۆر کەمە بۆ پێیکەوە کفری شارێکە کەمترین کاری تێدایە شارێکە زۆرترین قوربانی داوە زۆرترین ڕەنگە مەسەنەن کەسوکاری شەهید هەروەها بتوان بڵێم ڕێژەی بێسەرپرشیار ڕێژەی کەم دەرامەت لە کفری زۆرتر بێت لەگەڵ شوێنەکانی دیکە بۆ ئێمە داواکاری هەر ستافی سەرجەم لژنەکان و خەڵکی کفریشە لەوەی چاودێری و کۆمەڵایەتی گەرمیان چاوێک بەو ڕێژەیە بخشێنێت و ئیداری گەرمیانیش و ئیداری قەزاکەیش هەوڵ بدەن ئەو ڕێژەی 80 میلیۆن دینارە زیاد بکرێت لەوەی کەوا کفری دوو قەزایە و گەرمیان پێکاتۆ لە دوو قەزا قەزای کفری و کەلار و ڕێژەکە زیاد بکرێت. دەست خۆش حەیدەر زۆر سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری کفریەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم زانیاریەکانە سپاس بۆ میوانەکەت بەڵێ خۆشەویستان لە کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆماندا لەگەڵتان بەردەوامین ئەویش وتمان گفتوگۆکردنە بێت لەسەر سوود و زیانەکانی بازرگانیکردن بە وەرزش بێگومان وەرزشکردن لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیە وەرزشکردن بە شێوەیە بۆ تەنها بۆ ویست و بۆ ئارەزوو بۆ لەلای تاکەکان بەڵام وردە لەگەڵ پێشکەوتندا ئەمە گۆڕانکاری بەسەردا هاتۆ وای لە هاتۆ کە بازرگانی پێوە بکرێت خوڵی بازرگانی بە وەرزشەوە بکرێت تەنانەت لە وڵاتە گەورەکان یا لە وڵاتە پێشکەوتوەکانە و لایەنە گەورەکانیشدا بە شێوەیەکدا کە بازرگانی بە یاریزانانەوە دەکرێت بە بازرگانی بە بۆندەکانەوە دەکرێت ئەمە بە شێوەیەکی گشتی ڕەنگە بڵێن لە وڵاتە ئەوروپیەکان یا لە وڵاتە پێشکەوتوەکاندا هەبێت کەمتر لە هەرێمی کوردستاندا ئەم بازرگانی بە وەرزش و تایبەت بە بۆند و بە یاریزانەکانە جێبەجێ بکرێت ئەگەر لە لایەکی تری شەوانێ باس لە هۆڵەکانی وەرزشی یا هۆڵەکانی لە جوانیش بکەین کە زۆر جار کەسێکی پرۆفشنال یاخۆ ڕاهێنەرێکی زۆر باش و زۆر بەتوانە دەچێت هۆڵێکی لە جوانی دەکاتەوە لەژێر ناو و ناونیشان و وێنەی خۆی بەکارەهێنێت بۆ کردنەوەی هۆڵەکە بەڵام کاتێک کەسێک یاخود وەرزشکارێک دەچێتە ئەوە سەردانی ئەو شوێنە دەکات دەبینێت کە کەسێکی تر یاخود ڕاهێنەرێکی تر و چەند کەسێکی تری کردو بە سەرپەرشتیار کەسی سەرەکی یاخود خاوەنی هۆڵەکە خۆی لەوێ نییە کە ئەمەش جۆرێکە لە بازرگانیکردن بە وەرزشەوانێ بۆ ئەوەی کە وەرزشکاران لە ژێر ناو و ناونیشان و وێنەی خۆیدا ڕابکێشێت بۆ هۆڵەکە و کامەش جۆرێکە لە بازرگانیکردن و لە هەمان کاتدا ئەگەر باسیش لە بەکارهێنانی پرۆتینەکان یاخود مادە وزەبەخشەکان بکەین کە لە ناو هۆڵەکانی لە جوانیدا زۆر بازرگانی پێوە دەکرێت بۆی کە لەسەر ئەم بابەتانە بە وردی گفتوگۆ
بۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری عەدنان عەبدولڕەحمانمان کردو کە بەڕێزیان میدیاکاری وەرزشی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووکەوە لەگەڵمان ئامادەیە. کاک عەدنان سڵاو لێبێ و بەیانیت باش. پێم خۆشە سەرەتا پێشووی کە بچینە ناو بابەتە سەرەکیەکە یان ناوەڕۆکی بەرنامەکە باسێکی بارودۆخی وەرزشمان بۆ بکەی بەگشتی لە کەرکووک بزانین بارودۆخی وەرزش لە کەرکووک چۆنە. بەیانیت باش چنوورخان جارێکی دیکە سڵاو لە هێزی سپیکە لە هێڵی یەکەمی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان و هیوای ساغ و سەلامەتی و ڕۆژێکی نوێ بۆ هەموو لایەک دەخوازین. بەڵێ ئێستا وەرزش لە شاری کەرکووک چەشنی شار و شارۆچکەکانی دیکەی کوردستان و عێراق تا ڕادەیەک چەق بەستووە. ئەوەی ئێستا لە گوزارێ لە وەرزشی کەرکووک تەنها بریتە لە چەند چالاکیەکی ئەم لاولای زیاتر تیپە ملیەکان وەرزشکارە دێرینەکان. ئەگەر بینە سەری یانەکان ئەوە هیچ چالاکیەک بۆ زیاتر لە 5 مانگە بێت لە یانەکان ئەنجام نەدراوە. ئەویش دیارە بەهۆی ئەو نەخۆشیەکەوە باڵی کێشاوە بەسەر وڵاتەکەمان چەشنی وڵاتەکانی دیکە و یانەکان تەنها وجودیان هەیە وەکو دەستەی کارگێڕی ئەوش لە هەموو یانەیەک نا هەموو ڕۆژێک نا بەڵکو دەبینین وەرزشکارانی تیپەکانی یانەکان هەر هەمووی لە ڕێگای کۆمەڵی هاوڕێ و برادری خۆی لە ڕێگای گەڕەکانی خۆیان لە ڕێگای شارەکانی خۆیان ناو بە ناو چالاکیەکی وەرزشی ئەنجام دەدەن. غەیری ئەوە وەرزش بەدی ناکرێت لە شاری کەرکووک. بەڵێ کاک عەدنان لە دنیادا وەرزش جۆرێکە لە بازرگانی. ئایا لە هەرێمی کوردستاندا وەرزش کراوە بە بازرگانی یاخود تا چەند لە هەرێمی کوردستان گونجاوە بۆ بازرگانی کردن بە وەرزش؟ چنوورخان ئێمە ئەگەر بەڕاستی بیر بکەینەوە لە وەرزش ئەبێ پێمان خۆش بێت بزنسمان کەسانی سەرمایەدار کۆمپانیەکان بێنە پێشەوە زیاتر تێکەڵی بواری وەرزش بن بەوەی کەوا زیاتر سوود دەبەخشن بە وەرزش. بەڵام کام وەرزش؟ ئایا بەراورد دەکرێت وەرزشی ئێمە بە وەرزشی وڵاتانی دیکە؟ منەڵێم نەخێر. ئەوەی کە وڵاتەکانی دیکە پێی گەیشتون لە ڕووی بازرگانی کردن بە وەرزشەوە لە دایکبووی بەڵێ دیارە هەموو شتێ سیستەمی خۆی هەیە، قۆناغی خۆی هەیە، شێوازی خۆی هەیە. ئەوەی دای ئێمە لە کوردستان لە عێراق شتەمانەت با ئێمە بەس نەڵێن کوردستان وەرزشێکی لۆکاڵیە تا ئێستا. ئەوەی کە لە وڵاتەکانی دیکە و بە حکمی تەجروبەی خۆمان وەکو ڕاگەیاندنکارێ وەکو وەرزشکارێ لە خوڵ و پاڵەوانێتەکان بینیومانە جیاوازیەکی زۆری هەیە لە ڕووی سیستەمەکەوە. دیارە وەکو ئاماژەم پێکرد ئەوەی کە لە ئەوروپا هەیە بۆ نمونە لە دایکبووی ساڵ و 2 ساڵ و 10 ساڵیش نییە، قۆناغ هەنگاو بە هەنگاو وەرزش گەیشتووە بەو ئاستا. ئێمە بابینە سەر نمونەیەکی بچووکێ هەردوو یاریگا نەکو یانە یاریگای یانەی بەرشلۆنە و یاریگای یانەی ڕیال مەدرید سانتیاگۆ بێرنابۆ و کامپنۆ. قەناعەتت بێ ئەو دوو یاریگایە داهاتی دوو وزارەتی گەشت و گوزاری هەیە لەو وڵاتانە. بۆ لەبەرەوەی لەوێ وەرزش بە فعلی وەرزشەکرێت. کەسانێک سەرپەرشتی وەرزشەکەن، کەسانێک تێکەڵی وەرزش بوونە، کەسانێک وەرزش بەڕێوە ئەبەن تەنها بەرژەوەندی ئەو پیشەیە ئەو یانەیە ئەو پرۆژەیە لە بەرچاوەگرن جیالەوەی کە خۆیان سوودمەندن، جیالەوەی کەوا خۆیان تا ڕادەیەک بڵێن پشکی شێریانە بێە، بەڵام بە فعلی لای ئەوان بە سیستەم کراوە. لای ئێمە چنوورخانەگە جانابێت لە پێشەکێکە باسی هۆڵەوەرچەکانت کرد، باسی بۆ دیاریزانەکانت کرد. من وەکو ڕاگەیاندن کاری لێرە قساکەم. من دەپرسم ئەم هۆڵە وەرزشیانەی کە لای ئێمە هەیە، ئەو مەلەوانگایانەی کەوا لای ئێمە ئێستا بوونیان هەیە، ئەو یاریگا فوتساڵانی کەوا ئێستا دروست کراون تا چەند دروستن، تا چەند ستەنداردن؟ نەخێر. بەڵام ئەوە هەیە و مەجبور وەرزشکار بە ناچاری ئەبێ خۆی بگونجێنێ لەگەڵوانە. هۆڵی وەرزشی هەیە. خۆ من قەت گلەیی لە سەرمایەدار ناکەم، لە بزنسمان ناکەم، لەگەڵ ڕێزم بۆ بەشێکی زۆرم، بەڵام بەشێکیان ئەوە چاوچنۆکن بن، تەنها بیر لەوە دەکەنەوە چی لە گیرفانی تۆیە بیبن،
چی لای تۆ هەیە ئەوان بتوانن بۆ خۆیان بیقۆزنەوە بە هەر لەژێر ناوی تیجارەت. بەڵام ئێمە گەر بڕوانینە ئەو گەنجانی کەوا تازە سەر هەڵەدەن لە وەرزش تازە پێ ئەگەن کە ئەو بەهرەمەند و یاریزانە لاوانە بۆ نمونە بەس لە فوتساڵ ئەتوانم بڵێم ئامار و داتایەک ئەگەر بێت و ئەنجام بدەیت لە ١٨ ئەو گەنجانە ئەژنۆیان تێکچووە تووشی پێکان بووە ماسوولەکانی وەکو پێویست نیە بۆ ئەو یاریگایی کە دروست دەگرێت بەو خەسڵەت و بەو مواسەفاتە نییەکەوە لە وڵاتەکانی دیکە هەیە. دای ئێمە زۆر جیاوازە کەم یاریزان هەیە ئەژنۆی نەسوڕابێ کەم یاریزان هەیە دوای یاری نەناڵێنێ بەدەست ئێش و ئازارەوە. هۆڵە وەرزشەکان ئایا ئەو ئامێرانی کە لەو هۆڵە وەرزشیانە هەیە هەمان ئەو ئامێرانەیەکەوە بەکاردێ منەڵێم نەخێر. چۆن ئەو گوڵۆپەی کە ئێمە ئیکڕین لە دوکانەکان دێنینی ئەگەر بۆ 2 مانگ 3 مانگ بەردەوام بێ ئەوە هەر زۆر باشە ئەی ئەو گوڵۆپی لە وڵاتەکانی دیکە بەکاری دێن چۆنە. ئەمە سەرمایەدارەکانن ئەڕۆن جۆری ئەو کەرەستە و کەل و پەل و پێداویستی وەرزشیانە دێنن کە کوالیەتی نییە ئەویش ئەوەیان قۆستەوە کەوا لە سنوورەکان کوالیەت وەکو پێویست نییە ئەتوانن ئەو شتانە تێپەڕێنن. بینە سەر بۆندی یاریزانان ئێمە دەبینین لە وڵاتەکانی دیکە بۆندێکە کرێ زۆر بەڕوون و بە ئاشکرا ئەو یاریزانە بەڕێوەبەری کاری وەرزشەکانی هەیە بەڕێوەبەری کارەکانی خۆی هەیە بۆندێکە کرێ بەڕوون و بە ئاشکرا خاڵبەندیە ئەم یاریزانە چەندێکی دەستەکەوێ لە کاتی ئەوەی تیپەکەیکەوە لەو پاڵەوانێتی و لەو خولە پلەی چەنە بێنێت چەنی هەیە بگا بەو قۆناغەت چەنی هەیە لە کاتێ بڕوا بۆ یانەیەکی دیکە چەندێک بۆ ئەمە بێ دای ئێمە نەخێر دای ئێمە بەداخەوە واقعێکی تاڵ واقعێکی ڕاستیەکی زۆر ناشرین هەیە کۆمەڵی ڕایەنەر هەیە ڕوا بۆندێک لەگەڵ یاریزانێک دەکا دەڵێ ئێمە تۆ عقدەکەت با بڵێن بۆ نمونە بۆندەکەت 5 ملیۆنە 7 ملیۆنە بەڵام بۆ ئەوی دەنگ بدەیتەوە لە ڕاگەیاندن کاران و بڵێن ئەمە سوپەر ستارەوە ئەمە یاریزانێکی وا دیارە ئەڵێ بۆندەکەتە نووسیم 20 ملیۆن یاریزانەکە بەس لەبەری کەوا لە ڕاگەیاندن و لە تەلەڤیزۆن و لەمان دەرچێ بڵێ بۆندەکەم ئەوەنێکە خۆی لەگەڵ خۆی درۆوەکە لەگەڵ ڕێزم بۆ بینەرانی خۆشەویست خۆی لەگەڵ خۆی ڕاست نییە ئەوەی پێ قوبوڵە بەڵام کەچی لە بۆندەکە 20 ملیۆنەکە نووسرێ ئەو بۆندەکە ئەڕاتە سەروی یانەکە و کە ئەڕاتە حساباتی یانەکە و 20 ملیۆنەکە حسابە باشە ئەو جیاوازی ئەو 13 ملیۆنە بۆ کێیە بە دڵنیایەوە بۆ ڕاهێنەرەکەیە و بۆ سەرپەرشتیاری تیپەکەیەوە بۆ ئەوەی کەوا شەریکە لەگەڵی ئەمە بۆندی یاریزانانە ئەمە بازرگانیکردنە بە وەرزشەوە بە هەمان شێوە شتەکان لەوە تێپەڕیەوە دەبینی تیپێک کە گەشتێکەکە بڵێ لە هەرێمی کوردستانە ئەو بۆندانە ئەکرێت بۆ یاریزانان یاخود بڵێ کڕین و فرۆشتن بە یاریزانانەوە دەکرێت وەکۆی کە لە وڵاتانی دەرەوە ئەکرێت یاخود وا پێویستەکە کە یاریزانەکە خۆی بڕوات ئەم یانەیە بەجێ بهێڵێت ئەم شوێنە بەجێ بێڵە بچێتە شوێنێکی تر ئەوەی من بە ئاگا بوو بێتم لە ساڵانی ڕابردوو وەکو ڕاگەیاندن کارەیە تا چەند ساڵێک یەکێتی تۆپی پێی کوردستان یاریزانان و یانەکانی ملکەت کردبوو کەوەی بۆ ئەوەی مافی هەردوو لا پارێزراو بێت بەڵێ بەڕێزان دەست تەوەری کۆتایی پرۆگراما لەگەڵ میوانەکەمان کاک عەدنان گفتوگۆمانەکرد لەسەر سوود و زیانەکانی وەرزشکردن یاخود بازرگانیکردن بە وەرزش چونکە وەرزشکردن لە سەرەتادا تەنها وەکو پێویستیەک نەبووە بەڵکو تەنها وەکو ئارەزوو یاخود ویست و ئارەزوویەک بووە وەکو ویست و ئارەزوویەک بۆ لە لای هاوڵاتیان یاخود لە لای تاکەکان یاخود لە لای مرۆڤ بەڵام وردە لەگەڵ پێشکەوتن و لەگەڵ بەرەو پێشچوونی ژیان داوای لە هاتبوو کە ئەمە گۆڕانکاری بەسەردا بێت بکرێتە پیشەیەک یاخود بکرێتە بازرگانیکردن بە وەرزشەوانێ و بە تایبەتیش لە وڵاتە ئەوروپیەکان یاخود بڵێ لە وڵاتە پێشکەوتووەکاندا ئەمە زیاتر بەدی دەکرێت کە بازرگانیکردن بە درێسی یاریکردنەوە یاخود بە کەلوپەلەوانێ و بە بۆندی یاریزان و تەنانەت بە یاریزانەکان خۆشیانەوە دەکرێت کە
کڕین و فرۆشتن بە یاریزانەکانەوە دەکرێت لە یانە گەورەکان یاخود لە یانە پێشکەوتەکان بەڵام لە هەرێمی کوردستاندا تا ڕادەیەک هەروەکو میوانەکەش ئاماژەی پێکرد ئەوە نییە بەڵکو تەنها عەقدێکە لە نێوان یانەکە یاخود لەگەڵ یاریزانەکەدا دەکرێت. بەڵێ ئازیزان داوای لێبوردنەکەین کە پەیوەندیەکەمان لەگەڵ میوانەکەمان کاک عەدنان دابچڕا کە بەشێکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵماندا بوو. ئێمەش لێرەدا لینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هەتا سبەینەوە با کۆمەڵێ بەرگۆ بابەتی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش.